گەورە و میێرەبان لەسەر داوای برادرانی هەزر و ڕۆشنبیر جارەش گفتوگویەک لەسەر دیموکراسی و شێوازی حکم لە هەرێمی کوردستانیان ئەو حکومێکە لە هەرێمی کوردستان پێویستە دەکەین گفتوگویەک دەکەین دووبارە وەکو چەند جارە ئەگەر دەنگ باش نەبوو یان هەر کەم کوڕێکە بوو لە یەکەم کۆمنت بینوسێن یان مۆبایلیش لەدە بەردەستە ئەو محەممەد لێرە چای دەکەگە هەر پێویستێک بوو و واش باشە وەکو چەند جارە لە کۆمنتەکان لە ئاخیریدا ئەم حەول دەدەم هیچ کۆمنتێک بەجینێنم ئەگەر پرسیار و یان مداخلە و یان هەر ئیشێک هەبوو جاری پێشووتر هەندێک سایت باسییاندەوە کە دەیانویست کە ئەوانش بەشدار شێری بکەن پێیان نەدەکرا گوتیان ئەگەڵ جارە ئاسانکاریمان لە بۆ بکەن زۆر باشە بابەتەکانمان بە کورتی ئەو جارە لەسەر دیموکراسی و ئەسلی دیموکراسی و شوێنێتی بەکارهێنانی و یان دیموکراسی و وەکو ئەزمونەی سەردەم لە کۆتاییدا باز لە ئەوە بە شێوەیەکی گشتی باز دەکەین بەڵام لە کۆتاییدا ئەزمموی کوردستان باسی لێ دەکەین دەنگ زۆر باشە جارکە زۆر داوا ئەویان دەکرد کە دەنگ باش بی ئەوەی ئەوان نیشتیان خۆمان کردبن خۆی لە کۆنەوە کۆمەڵگار فکرەی دەوڵەت لە چ دێ فکرەی دەوڵەت لەوەی دێ کە ئینسانەکان بەرژەوەندی تایبەتیان هەیە و بەرژەوەندی گشتیان هەیە مولکی تایبەتیان هەیە مولکی گشتیان هەیە هەندێک ئومور هەیە تایبەتە بە کەسەکان عائیلەکان خێزانەکان هەندێک هەیە گشتیە فەلسفەی دەوڵەت لەوە هاتیە کە بێ پارێزگاری لەو ماڵ و سامانە گشتی بکات لە بەرژەوەندیە گشتی بکات لەلایەنە گشتیەکانی کۆمەلگە بکە کە پێکەوە هاو بەشن سەرڕای ئەوەی تا دوایە گەشە دەکات دەوڵەت لە بۆ کاروباری ڕەفاهیەت و ئیدارە و سیاست و لێکجێکردنەوەی دەسەڵاتەکان هەمووان ئەوە دوایە لە کۆنەوە بە دوای جۆرە دەسەڵاتی گەڕاون کە چۆن بی کە دەسەڵاتی ئیمپراتۆریەت و ینی ئەو پێ دەگوترێ حکمی تیۆقراتی کۆن زۆر حکمی تیۆقراتی و حکمی تیۆقراتی ینی حکمی ڕاستەوخۆی نوێنەری خوای تەفویزی ئیلاهی پێدەێن ئەوە لە پێغەمبەرەکان ڕاست بوو ینی حکمی دینی تا ڕادێک جودایە لەگە حکمی تیۆقراتی پێغەمبەرەکان حکمی تیۆقراتیان کرد مشکلەش نییە ڕاستەوخۆ بەناوی خوای گەورە لەبەرەوەی ڕاستەخۆ پەیامیان لە بۆ هاتووە بەڵام کەسێکی تر دوای هاتووە نەوەحی لە بۆ هاتووە و ناوەندە دادگەریش بووە ناوی هەڵگرتووە ناوی خەلیفە بووە ناوی جێگری پێغەمبەر بووە نە هەرچی هەبووە لە قەدیمەوە هەندێکیان باش بووینە هەندێکیان هەیە خراپیان کردیان بەو ناوە خەڵکیان چاوساندێتەوە بۆیە لە بەدیلی ئەوە کە ئەوی پێ دەبرێت حکمی وەزعی زۆر بیرکرێتەوە چ جۆرە حکومێک هەیە طبعا لە جیاتی ئەوان عادەتەن حکمی دیکتاتۆری هاتیان ئەو دیکتاتۆریەکە تۆتالیتاریە حکمی ئۆتۆکراسیە حکمی مۆنۆکراسی ئەرچی ناوی زۆرە مستەلاحات گەلە زۆرە لەو بارەیەوە لە کۆی هەمووان ئەوەی کە مشتەرەکە و ڕاست و دروستە حکمی دادگەریە دادگەریش وەقبی لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکانە وە لە هەمووش زیاتر سەروەری یاسایە یعنی یاسا ئەگەر خراپیش بی بەڵام سەروەر بی یان لە بۆ هەمووان یەکسان بی نەک لە بۆ خەڵکی وەکو ئێستای لە کوردستان لە بۆ بەهێزەکان یاسانە بی لە بۆ فەقیر و هەژاری شەوی ئەو جۆرە یاسای پێدەگوتری یاسای جاهیلیەت لە بەرامبەر هەموو ئەوانە زۆر جار هەیە دادگەریەکە مەتاتی بۆ نەهاتەبی بۆیە زۆرێک لە دەستگۆڕی دەسەڵات کە ینی پێیان باش بووە کەسێک ئەوەندە حکم نەکە هەتایە دوای لە بۆ کوڕ و نەوەکانی فکری دیموکراسی لەوەی هاتووە ئەسڵەکەی بەشی زۆری خەڵکی ماوا دەزانن فکری دیموکراسی فکرێکی ڕۆژئاوایی یان یۆنانی نەخێت فکرەکە ئەسلی عەجەمیە لە عەجەمیش ئێستا ساغی دەکەین خۆی هیرۆدس لەسەری نووسە کە ئەسلی بیرۆکەی دیموکراسی لە چێڕە هات
ئەو ناوی عەجەمیدایە، بەڵام بەرەبەرە دەرکەوت زیاتر لە ئاینی زەردەشتی هاتووە و بەتیوێکی تریش ستیڤن ڕامسفیلد ئەو نووسیتی لە کتێبەکە بە تەواوەتی دیموکراسی ئین کوردستان، کتێبەکەی ئینگلیزیە نەکرێتە کوردی، ئەو دەرێ ئەو عشیرەت ئەو هێرشەی کە هیرۆدس باز دەکا کە لە میدیاکان کردیان لەبەسەر ئەو ناوی لێنایە عەجەم لەنە میدیاکان کردیان و لەو کاتی چەند زانایەک لە هێرشبەرەکان کە لە میدیاکان میدیش کوردن لە ئەسڵدا لە بۆ یۆنانیەکان دانیشتن کە چ جۆرە حکمێک باشە لە بۆ ئەو وڵاتە پەیڕەوی بکەن. حکمی ئیرانیۆس کە ئەو کاتی ئەو مانایی دەگتۆ کە هێرۆدس نەقلی کردیە بمعنى سەروەری یاسا یان ئەی پێدەگوترێت سیرات المستەقیم، یعنی ڕێی ڕاست، یعنی تەماشاکە دیموکراسی بە دوو شێوە هەم ئەسلێکی کوردستانی هەیە هەم ئەسلێکی ئاینیشی هەیە. ئەوە ناڕێن ئەمە داخوا وڵڵاهی ئێمە وەکو عرب هەموو شتێک دەکەینە ملکی خۆمان نان ئەوانی ئەوە ئێمە ئەو بەحسە ئیمە نییە. کتێبەکە بە ناوی ڕاستەخۆ دیموکراسی ئین کوردستان وا درێ لەوێ ڕاهاتوە. هیرۆدس و زۆربەی ستراپۆ و ئەوانە هەموو ئەو مؤەرریخە گەورەکانی سەردەمی یۆنانی هەموو متتەفقن کە دیموکراسی لە ڕۆژهەڵات هاتووە لە عەجەم هاتووە، بەڵام ئەوانە بە دەقیقتر درێن لە سەردەمی میدیاکانە لە هێرشی میدیاکان لە بۆ کە یۆنانی داگیر کرد نزیک بۆ لە یۆنان ئەو نیزامە هاتی. یەکەم جار بە بۆی دیمۆس بۆ خەڵکی گوندی دەگوترا، خەڵکی گوندەکان. دوایی کە تەمان ئەو مۆزوعانە زۆر دوور تقریبا 500-600 لە پێش زاین لە یۆنان پەیڕەوکرا. ئێستا هەیە دەرێن ئەو کاتی حکوموا بەڕێوە دەچوو کە خەڵکی کەمو کۆ دەکراوە ڕەعیان لێ وەرەگیرا ئەو پێی دەگوترێت دیموکراسی ڕاستە و خۆیان دیموکراسی ئەسینی پێمە نییە زۆر ڕاست و دروستبی ئەوە نە دائیمەن وا بووە نوێنەرانیان ئەن یەکەم جار چەند عەشیرەتێک طبعا لە بیرشتان نەچی ئەمباقلێت دوای دیموکراسی ئەوە کردی ناوی دیموکراسی بوو. ئەمباقلێت تەڵەبەی حەزرەتی سلێمان حەزرەتی داودە، ئەوانە هەمووی حەقی مەسڵ فیساگۆرس لە لای حەزرەتی سلێمان خوێندیتی، ئەوانە حەقیقی یعنی نەک بێ وەکوبری دروست کرد. تۆماس مۆر باز دەکا، ئیبن خەلدون باز دەکا، مەقدیسی باز دەکا، شەمسەدین شاهرەزووری کە کتێبەکانی بەقووەتە باز دەکەن. لەبەر هەندێک ناوی تۆماس مۆڕشی مینە نەوەک بڵێن تەنها سەرچاوەکانی مؤەرریخە ئیسلامیەکە نەنە، ئەوە حەقیقیە. وا دەڕێن کە ئەو کاتی ڕای گشتی بووە لە کۆنەوە لە ناو عەشیرەتەکانی کوردیش ئەوە هەبووە کە شوورایە چەند پێکینایە لە بنە ماڵەکان ڕێز عەشیرەت بە تەنها حکومی نەکردیە، پر سوورایان بەوان کرێ بۆ هەر ئیشێکی گەورە. دوای فراوان تریش کرا لەسەر ئەوە ساسا دەوڵەتی مەدینە دروست بووە، یعنی پێشان دەوڵەت شارە بوو، دوو جۆرە دەوڵەت دەبوو، یان دەوڵەت شار خزمەت شارەکەی خۆی دەکرد ئەو زۆر سەرکەوتوو، یان کە لە شارەکەی دەپەڕیەوە دەبووە ئیمپراتۆریەت ئەو دەبابی دەست بە شەڕ شۆڕ و داگیرکاری بکە. دیموکراسی لەو شێوازە لەو سەردەمی جارێکتر جوان دەکرێت دەبتە ئەزمونێک، دەبتە علاماتی دیموکراسی و بنەماکانی دیموکراسی دوشتی لێکجێ تقریبا وەکوورە علاماتی دیموکراسی ئەوەی بەلای کەمی دەبی یان ئەویان ئەوی پێدەگوترێت ئەساسی دیموکراسی دەبی سێدەسەڵاتەکە لێکجیا بکرێتەوە. ئەنێ ئەگەر ئێمە بەوردی تەماشای کوردستان بکەین سێدەسەڵاتەکە لێکجیا نەکرێتەوە، ئەوە وەکوورە نیزامی وا دەگمەن نەماوەسە لە جیان سێدەسەڵاتەکە، هەتاوانی کە دیکتاتۆریشن بۆ نمونە ئێران، مسر، تورکیا تاڕاتەیەک دەسەڵاتی سێم دەسەڵاتی سەر بەخۆیە، دەسەڵاتی دوم تاڕاتەیەک سەر بەخۆیە، بەڵام کە تێکەر دەکرێت عادەتەن ئەو سێ دەسەڵاتە لە قازانجی دەسەڵاتی یەکەم تێکەکرێت کە دەسەڵاتی حکوومەتە. جارێک تر دیموکراسی دەبتەوە ئەزمون لە ڕۆژئاوە و بەرەو لای ڕۆژهەڵات دێتەوە، بە ئاخر شوێن پێ دەچی بگاتەوە کوردستان کە خاوەنی ئەسلی خۆیتی، ئەو زۆر گرنگە ئەو خاوەنی ئەسلی خۆیتی، بەڵام ئاخر جار وا خەریکە دەگاتەوە لە شوێنە ئەخکەوە بوو ئێمە بە خۆمان خاوەنی بین. خۆی شتێکێ لە لای ئێمە
هەندێک معارەزەی دیموکراسی هەیە ئەوە زۆر لە قازانجی دەسەڵاتدارانی هەرێم هەندێک ئەهلی ئاین پێیان وایە دیموکراسی کوفرە طبعا کە وەسفی ئەو دیموکراسیە دەکەن دەرن دیموکراسی لەبەرەوەی حکمی شعبە حکمی شعبیش نابێت دەبی حکمی ئەڵڵای بی کەواتە دەرن کوفرن ڕاستی باش لە دیموکراسی نەگەیشتنە تعریفی ناوەڕۆکی دیموکراسی و لیبرال دیموکراسی یەک جودایە ئەوی ئەوان وەسفەکەن کە لیبرال دیموکراسی مەزهەبە چ خۆی هەیە تەشریعاتی خۆی هەیە خۆی جارێکەمە باسمان کرد وازم لە بۆ جەنابتان کە چار مەدرسەی ئەساسی هەیە کە حەلی مشکیلەکانی بەشەریەتی ئەو سەردەمە دادنی هەریەکە ڕەئیەکی جودایی هەیە هەریەکە لەبارەی مولکی خاسە لەبارەی ئافرەت لەبارسەی حکومڕان لەبارەی اقتصاد لەبارەی عیلاقاتی میلەتان بە میلەتان لەبارەی ئوموم متحیدە پێدا هەموو مەفاهیمەکە ئەی شوعیەتە لیبرال دیموکراسیە سۆسیال دیموکراسی ئاینە ئەوەی ئەمە جێمان لێ دەبوو کە ڕخنەیان لە دیموکراسی دەکرد هەندێک مامۆستای گەورەی ئاینی کە دیموکراسیان بە کفر دادنە ئەوە ڕێک لەگە لیبرال دیموکراسی دیموکراسی لیبرال دیموکراسی زۆر لێک جودایە لیبرال دیموکراسی مەدرسەیە مەزهەبە تەشریع و قانونی خۆی هەیە نیزامی خۆی بەڵام دیموکراسی وانە دیموکراسی ئیجراءە میکانیزمێکە یعنی میکانیزمێکە ساڵی یەک جار تەطبیقەبی نا ئەسڵان کە دەرن فلان دەوڵەت دیموکراسی غەڵەتە یان دەرن فلان حیزب ئێستا پارتی دیموکراتی کوردستان غەڵەتە هیچ پارتێک نابی دیموکراسی بی نیشتی وە بەڵام ئەو ناوی لێنرایە لە جیهانیش بڵاوە نەکرد لە کوردستان و دەوڵەتیش دیموکراسی نییە ناوی دیموکراسی خۆی دیموکراسی میکانیزمێکە ڕەش دەدا سپی دەدا زەر دەدا سۆر دەدا بەخۆشی نەزەردە نەڕەشە نەسۆرە یعنی هەر دیموکراسی ئاینی دەدا لیبرالی دەدا شوعیش دەدا سۆسیالیستیش دەدا بەڵام بەخۆی نە ئاینە نە سۆسیالیستیە نە لیبرالیە نە شوعیشە کاتە میکانیزمێکە کاتی خۆی هەر بەو دیموکراسیە بەدەنگدان خلافەتی ئیسلامی لە ساڵ 1924 تێگڕوخە لە تورکیا بەڵام بە هەمان ئەو دیموکراسیە لە ئەفریقا چەند ویلایەتێک بە ناوی ئیسلامی دێتە سەر حکوم هەر بە ناوی ئەو دیموکراسیەی ئەو لە تورکیای حکومەکە ڕاست ئەمە زۆرمان تێبین لەسەر هەیە و بەرامبەر کورزانەوە بەڵام جۆرێک لە ئاینێ و دێتە سەر حکوم ئەنجلا مێرکل حیزبێکی مەسیحی ئاینێ دێتە سەر حکوم یعنی کاتە دیموکراسی وەکو بلێی قەتیز نییە ئامرازێک بی لەبەردەستی سەرمایەداران یان ستەمکاران یان نەئەوهەنی ستەمکاریشی پێ دێتە سەر حکوم دیکتاتۆریشی پێ دێتە سەر حکوم ئەوە نیزامی ئەڵمانیای سەردەمی فاشی نازی هیتلەری بە دیموکراسی هاتە سەر ئاگامان لیبی دیموکراسی خۆی میکانیزمێکە بێلایەنە کە دەرەی هەندێک شتی لەسەر حسابەکە ئەو لیبرال دیموکراسە نەک دیموکراسی خۆی ئاگاداریم ئەمە ئەومان کرد لە بۆی ئەهلی ئاین لە کوردستان لە دیموکراسی بگە دیموکراسی مەفهومێکی کوفر نییە ئەجا دوای حتا ئەگە حکمی شعبی ئەگە شعبەکە ئومەبی حکمی ئومە لە قورئاندا مخاتەبەی زۆری ئومە دەکرێت چ مشکلە هەیە ئەگە ئومەبی کاتە مشکلەکە لێرە لە خودی دیموکراسی نییە لە جۆری بەکارهێنانیتی ئەو دەستورە چۆنە ئەو میلەتە چ ناو میلەتەکە ئەو سەرچاوی دەگەڕێتی ئەو مۆزوعانە بڕێک دوور و درێژە یعنی لێرە ئەمە ئەوە بەو قوڵایی بانەچینە نایە بین لە چوارچێوەی مەبەستی محازەرەکەمان باسی بکەین دووبارەی دەکەمەوە یعنی ئەوە گرنگە لە بۆی ئەگەر قۆناغێک هات دیموکراسی لە بۆ کوردستان چکە ڕاستی دیکتاتۆرەکانی عالەمی عەرەبی زۆر دڵخۆش من کە خەڵکی هەندێک خەڵکی ئاینی باسییان لەوەی دەکرد کە دیموکراسی کوفرە و نیزامێکی کوفرە و ئەخرەوە لە پەرلەمان تەشریعات حتا پەرلەمان کۆت قانون وەکو بێ ئیبداع ناکە ئەی پێی دەگوترێت تەقنین لە چوارچێوەی دەستور یعنی بە یاسایی دەکەن نەک خۆی یاسا
ئیبداع بکەیان یاسا داگرێنی ئەوانە هەموو گرنگن لەبی ورد بین لەو بابەتانە ئەسڵەن دیموکراسی تقریبا دەتوانم بڵێم ساڵی یەک جار لێ دوای دیموکراسی نانی ئەو نیزامەی کە بەرنامەیەکی هەیە ئەو دی حکومەکە دەکا بۆ نمونە ئێستامە چەند حیزبێکمانەیە یان چەند مەدرسەی دێ بە دیموکراسیانە خۆی هەڵدەبژێرن بەرنامەکە هەڵدەبژێرن بەرنامەکە بەرنمەیەکی دیموکراسی نیە بۆ بەرنامەکە ڕەنگە ئاینی بی ڕەنگە شیوعی بی ڕەنگە لیبرال دیموکراسی بی ڕەنگە سۆشیال دیموکراسی بی ئەوان دێن بە دیموکراسیانە یەکیان دەرزی سۆشیال دیموکرات دەرزی ئەو بەرنمەکەی سۆشیال دیموکرات پەیڕەو دەکات یان ئەگەر شیوعی دەرچوو بەرنمەکەی شیوعی تەطبیق دەکات یان ئەگە دینی بوو بەرنامە دینیەکەی تەطبیقکردنەک بەرنامە دیموکراسی دیموکراسی بەرنامەی نییە باور بینەوە مۆزوعانە ئەگەر باش بوو یان ئەگە گلەیی هەبوو لەسەری یان هەر ڕوونکردنەوە چی زیاتر جارشکە لە دەرفەتێکی بەورتر باسی دەکەیت خۆی ئەوە دەمینێ ڕۆلی دیموکراسی دیموکراسی ڕۆڵێکی باشی هەیە لەبەر ئەوی میلەتەکە زۆر ئەکتیف دەکات هەڵبژاردنە منافەسەکی ڕاستەقینەیە چکەگە هەڵبژاردن و دەستگۆڕی دەسەڵات نەبی ئەو دەسەڵاتی لەسەر حکم بی کوڕەکە خۆی حاضر کرێت بێتە جێی باوکی ئەو بێتە جێی باپیری بەو شێوە وا دەبی ئەوە گەشەکردن نابی ئەو شوێنە تەماشای نیزامی وڵاتی خەریج بکە هەتا ئێستا زانیتانە ئینتاجی وڵاتانی خەر تەلەڤیزیۆنە دەرزیە یعنی فیشەکەی پێ دروست نەکە کوردستان چەروا بەو شێوەی دەچی ئمە لە سەردەمی وەستا ڕەجەبی ئێمە تۆ و مەدفعی وشتی گەورەمان دروست کرد لە تاریخدا يعني ياخذ حماي جارك هذا كردستان دري اون دي علماء حكماء وصلح حامل كردستان دي هيك شوينا كنا وياخذ حماي لمعجم البلدان ودري يعني اون دي زوري لي واستعد بيني بوتا جاهل خانه لكردستان و بديل ديمقراطي اگه داربن او الى ديمقراطي بديل لكي ديكتاتوريا ديكتاتوري وراثيش هر لحموان زور زور خراتره نقا شكرنش يعني زانيتان أريبرن العالم الفيزيائي الكبير السعودي يعني إماراتي يعني العالم يعني فيلسوفي قوري عمان فيلسوفي قوري قطر نية اشتواي نابيني لو جينا علم رادوستي عقل رادوستي أو تساق ولا بخويا النوت هبو نوتي دخل زوان نظامي تاراديك باش تريش لكرسان إدارة كش نظامي أولا لو وكبري تسليم بقى ڕوتی ئەمریکی و ڕۆژ ئاوایی بووینە لەسەر ڕێڕاویوان دەڕۆن تا ڕادێک یعنی دەزانن شتە چ بکەن بەس هەرێمی کوردستان لەسەر هیچ ڕێیەکیش ناڕوە وەکو ئێستا تۆزە باس دەکرد خۆی تەماشاکات دەکرد دەم تەغیبەتیش ینی وەسفی حکوومەتی هەرێمی کوردستان چکان باس کرایە ئەوی زۆر گیان لێ نییە ئەنی ئێستا کە باشیش دەکەی ئەوەندە لایەن گرنگ نییە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی حکوومەت نییە وخبرید دەسەڵاتێکی وێچووی قەرنی 16 ئەوانەیە بەڵام ئەو سەردەمی سەلبیەکانی ئەو سەردەمە نەک وەکو ئێستا یعنی ئێمە وابزانم کەسمان ڕق و قینە و ئەومان لە حیز فلان حیزب و فلان بنە ماڵە و فلانش ئەمەن کەسمان میلەتی کورد زۆر حەزی لەو حاڵەی نییە ئەگەر سەردەمەکی جەلالی و مەلایی هەبووە یان نازم ئەطرافی وا هەبووە ئەمە هەمومان دوورین لەو ئەوانە بە هەموو شتەکە ڕچیان لێکدەبن ئەوە نییە ئەمە چێ ئیشی جوان بکە پێمان باشە بەڵام بەو شێوازە کە ئێستاوە 30 ساڵە دەبینین ڕۆژ لە ڕۆژ خراپتر دەبی پار لەو ساڵ باشتر بوو ساڵی داهات و زۆر خراپتر دەبی لە ئێستا دەبی شێکردنەوەی بکەین و باز لەوەی بکەین کە چ جۆرە حکومێک باشە لە بۆ کوردستان ئەخرگەر حکومەتی باش نینین وڵات وێران دەبی وهو بمسوكر جاش كر ميلة دبي هارين شون استراحة دين برو أوروبا كأوروبا ريان اللي بجري أو برو بغداد هردين برو أنقرة هردين برو تاران هردين برو ديم يعني هقدر من إسرائيل أو دنقوي زور بيدا أبوا خلشي هريمي كردستان وايلي كرايا زور حكمة في باش لا درو الرال دبوي بس لكور أو حكمتي استابي تو كنازانيتيا حكمتك أو همو داهات لكردستان هي يارمتي أمريكا لبوري يارمتي عراقي لبو بي موچەش نەدا ئەو جەبری ئەمن نزیکەی 30 ملیارد قەدار کەس تێناگا وەچیە یعنی ئەوە ئەگەر 10 ساڵێک کە حاکم بن
هەموو کوردستان دەبتە قەرز نازا کەسی تێناگە لەو بارەی چێ ئەمە دەگەڕینەوە سەر سیستەمی حکم لە کوردستان خۆی ئەو سیستەمەیە من نەباسی حیزب بکەین نەباسی شخص بکەین هەر شخصەکی بینی هەتا ئێستا ئیداری سوێد بینی لێرە بەو سیستەمی حکم کە هەروایی لێدێ بەڵام ئەگەر هەر لە بە خۆشی قسەی دەکات بەس ئەگە ئیداری کوردستان ببەیە سوێد پاشی 2 سال 3 ساڵی کە میلەتی سوێد تاک پێک ڕووخایە قەرزارن موچە نییە نەوت نییە کارەبایان نییە وڵاتیان دەخرێتە ژێر چەپوەچێ نیوەی وڵاتیان فرۆشترایە ئەوە حەقیقەتەکەیە سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێکی زۆر زۆر دەگمەنە سیستەمێکە بەو بچوچێ خۆی کە دەبوابی لەبەر ئەوی لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە دەبوابی جوانترین حکم بی دەبۆی هەموو جیهان برێن وڵای حکومەتی جوانە بە ئەمە پاڵپشت بکەین لەبۆ بەدەوڵەت بوون ئێستا راپۆرتەکانی نێودەوڵەتی 10 ساڵیش دەبی یەک راپۆرتی ئیجادی لە سەهرێمی کوردستان لە ڕووی ئیدارە و لە ڕووی اقتصاد و لە ڕووی سیاست و لە ڕووی ئەوانە نهاتووە بەڵام باسی ئەوەی دەکەن دەرن میلەتەکە لەگە ئەقەلیات جوانن میلەتەکە خۆیان ملتەزیمن بە یاسا ئارامی ئەو ئارامی کە لە کوردستان هێوەی میلەتە نەکی حکومەت ئەو ئەمن و ئاسایشی لە کوردستان هەیە ئەو ئایدی میلەتە هەروەها بووە سەردەمی بەعس واوە ئەم لە ناورەوەی شۆڕش نە پۆلیسمان هەبوو نە ئاسایشمان هەبوو هەروە میلەتەکی ئارامە ینی ئەوانە هەمووی ئیجادیاتە لە بۆ میلەتی کورد لەگە ئەقەلیات ئەوانە ئەوی بەڵام کە دێتە سەر ئیشی حکومەت لە جیهاندا زۆر ناوی ناشیرن ڕاستی ئێستا لە هەندێک جامیعات دەرس لەسەر حکومەتیاری بە نمونە دیتۆ کە چۆن حکومەتە چەند ناشیرنە چ دەکات چۆن گەندەڵی دەکات چۆن سەرکردەکان تەنها بە خۆیان ینی لە خۆویستیەکەیان تەمەشاکە ینی زۆر ماوزوعی تریش هەیە کەمی لێ باز بکەین باشە ئەو ئەبزم کە لە زۆری باسکرێ بەڵام حەز دەکەم لەسەر نیزامی حکم ئیپی دەگوترێت هەویەی سیاسی یان هەویەی قانونی یان دێزاینی سیاسی و قانونیەکەی چۆنە ڕاستی حکومەت لە هەرێم هێشتا تعریفی قانونی حکومەتەکەی تاو نەکردووە نییە چکە تعریفی قانونی حکومەت لا سلطة فوق سلطتها يعني نابي هیچ دەسەڵاتێک لەسەر دەسەڵاتی حکومەتەکە إلا کوردستان و واضح دیارە زۆر دەسەڵات لەسەروی دەسەڵاتی حکومەتەکە حیزب دەرێ بنەماڵ چەند نەک بنەماڵە کردو چەندین بنەماڵە چەندین عشیرەت چەندین شخصیت چەندین کۆمپانیا هەیە لەسەروی حکومەت ئەوەی لەژێر حکومەتە میلەتی فەقیر و هەژار ئەلێرە دابەشیەکەیە کە دوایی هەوڵ دەدەم ئەگە لە بیرم نەچی باسیەکەم دابەشێکی تەبەقی هەیە کە ئەوەی لە خواروی حکومەت چێە ئەوەی لە سەروی حکومەت چێ یعنی حکومەت بوویتە فاسیلەکی زۆر زۆر مەترسیدا ئەو وەسفانی کە مارکز ئەنجلس لینین هەندێک لەوانە پێشووتریش باس کرایە کە حکومەت وەکوبری ئامرازێکی چەوساندنەوەی تەبەقەی خواروە بەدەست تەبەقەی سەرو ئەوە لێر لە حکومەتی هەرێم جێبەجێ لێدن لە حکومەتەکانی تر جێبەجێ نابی حکومەتی هەرێم یەک نیزامێک پەیڕەو دەکا زۆر عەجایب ئەنی ئێستا ئەوە وەڵامی ئەوشە زۆر جار دەدەن کاکە خەڵک یەک بگری و مەعارەزە ئێوەش بڕۆن بەشداری حکومەت بکەن و بەڵکو چادەبی یان چاکسازیان لێرە ئێستا ئەو مەوزوعی باز دەکەین دەردەکەی کە بە هیچ جۆرێک چاکسازی لەو حکومەتە ناکرێت ئەوەی دەشتی بە نیازەکی پاک دەچیتە ناوێ هەر حیزبێک چووە بەشداری کردیا لەو حکومەتەی چووە بە سەرشکاوی بە پێشکاوی بە کڕۆنەداری بە گوڕیەتی هاتوتە دەرێ بەخۆشی نەیزانێت چی بەسەراتی بەس زانی شکستی هینە ئێستا بوویتە قاعدە دەرێن هەر چی نێزیان کەوی چەند گەورەوی بە بچوکی دێتەوە دەرێ بە گەورەی دەچی بە بچوکی دێ دەرێ بە خاوێنی دەچی بە پیسی دێ دەرێ بە لە شەش ساغ دەچێنایە بە ناساغ دێ دەرێ ئەوە هۆیەکەی چێ ئەوێ دووسێن نیزامی ئەنتیکەیە پەیڕەو بە بەبێ ئەوەی نیزام بەخۆشی بزانێت یەک تاوافقێک هەیە نظامی تەوافق لە دنیا هەر لە کوردستان هەردن تەوافق سازان نازانن معنایەکەی لە چێتی تەوافق لە وڵاتانە دێ کە دوو میلەتی جیان پێکەوە حکومەت دروست دەکەن وەکو نمونەی چیکۆسلۆڤاکیا چیک و سلۆڤاکیا قۆبرس تورک و قەبارسی یۆنە لبنان ینی ئەوانە تەوافقیان پێدرێن
عێراق تەواف بەس کوردستان یەک میلەتە بەڵام حیزب کردیتە تەواف دوو حیزب ڕێک کەوتونە بە تەوافقی تەوافقیش خراترین نیزامی عالەمیە هەموو ئەو نیزامەی تەوافقی یان شەڕی لێ هەرچسایە یان دەوڵەتەکە هەڵوەشایتەوە هیچیان لێی سەرکەوتونەبووی تەنها ئیمارات ئەش ئیمارات بە ناوی تەوافقی نییە بە ناوی نیزامی شوورایە ئەوە لەلایە ئەوجا ئەو نیزامە ئەگەر باش تێگەیشت بن لەگە ئێتیلاف چیە تەوافقی لەسەر و ڕاتە خوار و دابش دەکرد بۆ نمونە لە قۆبرزیان لە چیکۆسلۆڤاکیا بە جێرەی دەستور دابش کرابووکە نسبەی چیک چەندە لەگەڵ نسبەی سلۆڤاک هەر یەکە ئەوەندە وەزیرە و ئەوەندە ڕئیس وزەرا و ژمارە ئەندام پڕەنج ژمارەی جێی ژمارەی مدیر عام هەموو ئەوە دەبین لە کوردستان واکرایە واتە دابشکردنیی ستونیە تەوافقی ئەدی ئیتلافی دابشکردنێکی ئاسۆیە تەنها لە ڕئاسەی مەجلیسی حکومە یعنی لە مەجلیس وزەرا تەنها نیزامی کوردستان نیزامی تەوافقیە لە بۆ دوو حیزبی دەسەڵاتدا بەڵام کە حیزبەکی تر دەستەناوی ئەوە گرنگە ئەو خاڵاگەر باش جێ لێ ڕاگرن کە حیزبەکی تر دەستی بەشداریەکە لەسەر ئەساسی تەوافق ناچی لەسەر ئەساسی ئیتلافی دەچێت لەوەیە شکستەکەی دەین هەتا ئێستا ئەو حیزبانەی چوونە بۆ نمونە یەکگرتو چوو بە چ وەزعەتی خراپ هەتا ڕەنگە 10 ساڵی کەش نێتەوە سەرخۆ گۆڕان وا چووە بە چەند ساڵی کە ڕەنگە نێتەوە سەرخۆ پێشووتر کۆمەڵی ئیسلامی چوو بوو لانی تر چوون حیزبی شوعی چووە هەر حیزبە کە چووە دەڕوا دێتەوە دەرێ بە کورسێکیکە وە بەرەبەرش بەرەو مردن دەڕوا واتە ئێستاش ئەم لە ڕاپۆرتەکانی ئەو حیزبانە نەمدیتێ هۆیە کارە ڕاستەقینەکە بدۆزنەوە کە ئەلێرەیە هەندێک هۆکاری تریش هەیە هۆکارەکەی تریش ئەوەیە ئەوان دەستنە ناو حکوومەتیش ئاعلا سوڵتانیە یعنی با بڵین ئێستا لەو دەمەی جوتنەوەی گۆڕان لەنا حکوومەتە دەیە حکوومەت چاکە بری چات کرد ئێخۆ سوڵتەکە لەوێ نییە ئەوە مشکلەکەیە یعنی ئەوە نقطەکان ئەو دوو نقطە گرنگە زۆر لە بۆ ئەوەی دەیەوێ هەرێمی کوردستان چاکە دەبیت لەو دوو خاڵە محریجە بگە کە هیچیان حکوومەت نیەتەوە و نەک ئەوە حملەی ئیعلامی بیبرینها حکوومەت نییە نه ئەمە بە پێی ینی وەکو بێ تعریفی ئیداری تعریفی قانونی تعریفی سیاسی حکوومەتی هەرێم حکوومەت نیە لەبەر ئەوی لە سەروی حکوومەت شتەیە سەروی حکوومەت دەسەڵاتێ تعریفی قانونی حکوومەتیش ئەوەی دەبی نابی لە سەروی حکوومەت هیچ دەسەڵاتەکەی ئەوە نقطەی دومیش دابەشەکە تەوافقەیە کە تەوافقیەکە پێویست نییە بەڵام ئەوەی دەستەنا حکوومەتەکە بە ئیتلافی دەچێت خۆی ئەگە بە تەوافقی بچی باشترە بەڵام هەرچی چووە ئەم نەمزانێ گفتوگۆ لەگەر ئەوەی کاکەبری ئەمیش بە تەوافقی دێن خۆ خراپە بەڵام هەر بڕک باشتر لەوەی کە بە ئیتلافی دەچی و دوای دێتە دەرێ و بەشکستە خاڵێکی تر هەیە زۆر گرنگە لە ئەنجامی ئەو دابەشەی کە باسمان کرد لە حکوومەت سەروی حکوومەت و خواری حکوومەت ئەو پرۆسەیە لەو 25 ساڵ 30 ساڵە بەردەوامەی گەندەڵیەکانی ناعەدالەتیەکانی ئەی پێ دەگوترێ یاسای جاهیلیەت نەشارەزابوون نەبوونی خەڵکی شایستە لە شوێن شایستە کۆمەڵگەیەکی لەبووی ئەوە هیچ سەنعات و تعلیم و ژینگە و اقتصاد و نەوتی هەموو لێوێران کردی کۆمەڵگەی لێوێران کردی هەمووی پێدا بڕۆ کەسایەتی کوردی وێران کردیا بەڵام شتەشکەی کردی زۆر دابەشیەکی تەباقیشی دروست کردیە لە هەرێمی کوردستان بێ ئەوەی ڕەنگە خۆشی نەویستی ڕەنگە هەر نەشتی زانبی ئەخر دەوڵەتداری وایە خۆی لەبەرچی وەزارەتی نەخشە و پلان گەلە گرنگ عافیەت و حکوومەت هەرێم وەزارەتی نەخشە و پلان تەیە وابزانم دکتۆرە عملیات دەکات شەوانی خۆی وەزیری نەخشە و پلان هەمووی دەبی ئەوەندە ماندوو بوون شارەزاد داتای هەموو کوردستانیان لە لادی تەختیت و نەخشەی چەندین ساڵی داهاتیان لەبین ئەوە لە کوردستان هەر نییە نازانم ئیشی وەزارەتی پلاندانە لە هەرێمی کوردستان چیە چکە عەقڵی حکوومەتە بەجێرەوەی هەر دووبارە دەبێتەوە دەبابی زۆر گرنگی بەڵام هیچ نییە یعنی شتێک نییە ناوی وەزارەتی ئەسڵ شتێک نییە ناوی حکوومەت تا وەزارەتی نەخشە و پلان هەدی هەتا ئێستا مەسن وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی نییە یەک جانتایە
کەس نازانی بەخۆشیان ئەو سەرەڕای ئەو وێران کاریە کاول کاریە ئیشش کەش ڕوویداە لە ئەنجامی پرۆسەی حکوومەت سەروی حکوومەت و خواروی حکوومەت لە ئەنجامی پرۆسەی حکومداری بەو شێوەیە دوو تەبەقەی دروست کردیان ئەو دوو تەبەقە ڕەنجی دایتەوە سەر کۆمەڵگەی دوو دائیرەی کۆمەڵگەشی دروست کردیە بە خێرایی تەواو دەکەن چکە سەعات تەواو بۆ حال ئەگەر ڕخسەتم دەنێت 6 دقەی کەش تاواکو نازم ئەو قسەتا هەیە یان نیە لە کۆمنتەکان تەماشا دەکەم وەبی تێبگەین حکوومەتی هەرێم چۆنە وە چارە سەرێکیشەیە چکە تو تا تەشخیصی نەکەی ڕاستەکەی ناتوانانی دەرمانی لە بۆدان نابێت ناتوانین چارە سەرەکانیشی لە بۆدان ئەو دوو تەبەقەت بوتە دوو بازنەی کۆمەڵایەتی ئەم بە خێرایی دەڕۆم ئەوکە تەواو بووە بازنەیەکیان کەمێن کە سەتا بیستە ئەوە ئەو بازنەیە کە گەندەڵکارانن بازنەیەکن زۆربەی داهاتی کوردستانی بردووە حکوومەتیش لە پێناوی ئەو دائیر ئەو بازنەیە دروست بووە ئەو حکوومەتە ئێستاە بازنەی دووەم و تەبەقەی دووەم نزیک 180 دەبی ئەوە بێ ساحێبە ڕێزەکانی پەرتەوازن بە پێچەوانی ڕێزیەکە بەڵام ئەو دوو تەبەقەیە بە هیچ نەوعەک تێکەڵ نابێت ینی هەموو شتیان لێکجیایە منداڵیان لە مەدرسەکان لێکجیانە مکوورێک کەلتوریان گفتوگویان وەزعی سەحیان وەزعی خواردنیان داهاتیان حتا سەقافەتیان ینی زۆر لێک دوورن ئەسڵەن یعنی طبقەی سەرور زۆر ئەو هەموو غەدرەی لەو طبقەی خواروکرێ زۆریشی ڕق لێ دەبتەوە ئەوەندەی ڕق لێ دەبتەوە لە سیارەکانیش حەزیان لێ جامی ڕشکن ئەوانیان لێ دیار نەبی ها منداڵەکانیان تێکەری یەک نابن ئەگەر تێکەری یەکش بن ئەوە منداڵی لە سەر و وەکو کوڕە ئیمپراتۆر و ئەنج فەقیر و فەقارات و هەژار وەکو طبقاتی هندستان ینی ئەو طبقەی هایدرا و شۆدرا ئەوانەیە وەکو ئەوێ کە فەرقەی گەورە لە بینیان هەیە لەوین دەوێت ئەو حکوومەتەی ئێستا زیاتر لە بۆ ئەو 120 دروست کراوە دێزاینەکەشی وی دووبارە کەوتەوە دەبتە سێم خات ئیسلاح ناکرێت ناتوانانی ئەو حکوومەتەی بهینەوە ناو 180 بۆیە طبعا کۆمەڵێک خاڵی تریش هەیە یعنی حکوومەتی هەرێم لە گەندەڵی ڕەبووە گەیشتە حەدی نەک دیموکراسی دەبی ناوی لێبنین کلیپتۆکراسی ئەو دوای ئەگەر لە کۆمنتەکان تێ ئەوە نەبوون پرسیارتان کرد کلیپتۆکراسی شەرح دەکەین کە چییە ئێستا وەزعەکە وایە ئەقەلیا لە کوردستان 120 بە زۆر نەوعان ئەقەلیەیە بە زۆر نەوعان حکوومەتی هەرێم یان دەسەڵاتدارە نێریم بە زۆر نەوعان لە ڕووی سیاسی لە ڕووی قانونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی تەبەقی ئەقەلیەتە حکمی ئەکسەریەت دەکات کاتە ئێستا چی بکەین باشە ئێمە لە ململانەی حیزبی ئەوەی چەند ساڵە دەگوترێ ئەوە حیزبی فلانە و زەردە و سوورە و کەسکە و مۆرە سەرکەوتونەبی نا دەبی ئەو جارە بگەڕێنەوە سەر یعنی ئەوەش دەبی ئەوە وەڵامی پرسیارەکەی ئەساسی ئەو محازرەیە کە چ جۆرە حکوومەتێک لە بۆ هەرێمی کوردستان باشە حکوومەتێکی شعبی گشتی حکوومەتێک بی بەڕەحم بی چۆن ئەو حکوومەتە ئەوەندە بێ ڕەحمە بەرامبەر تەبەقەی هەژار و فەقیر ئەو حکوومەتەی ئێمە باسیەکەین کە ئێستا وەسفەکەین دەبی ئەوەندە بەڕەحم بی لەگە ئەو تەبەقە زاڵمەش کە حکمی کوردستان کرد دەبی بەڕەحم بی لەگەیشت ئەو جا من دەتوانین لە یەک کاتدا ئیداری کوردستان بتێڕین و ئەرچی ڕزگاری نیشتیمانیش کە لە سەرشانی هەرێمی کوردستانە کە هیچ جێبەجێی ناکە ئێستا دەبی جێبەجێی بکەیت و ئەرچی ئەو مانتقی کە لە دەست درراوە کەرکووک و ناوچەکان سوپای بێگانە لە وڵاتەکەنە کە دەردەکرێن ئەوانە ئەرچی ڕزگاری نیشتیمانی پێدەگوترێت پێگە هەرێمی کوردستانی پێ بەقووە دەکرێت چۆن ئەژ ئەوەی لە هەڵبژاردن یان لەو هەڵبژاردن داهاتوو تەنها هەرێمی کوردستان 2 لیست پێی نابی 3 لیست و 4 لیست پێی لیستە یعنی هەر ئەساسن شەرعیەت 2 لیستێکی بووە سێ لیستی سێم شەرعیەتی نی چکە 2 تەبەقە هەیە لە کوردستان تەبەقەیەکی گەندەڵی ئەوە با لیستەی خۆی هەبی هەیە دەرێت چۆن دەبی کاکە ڕێ بدرێ گەندەڵکار لیستی هەبی نا بەڕێی من زۆرە لە کوردستان مادەم 120
کوردستان پێک بینن بەڕای من حەقیان ئەوە لە ئەوروپا دەبینین مسلیەکان هەرچەندە زۆر تەبقەچی ناشیر یان توێژەکی ناشیرنە بەڵام حەقیان پێداوە ئەمەش دەبێ حەق بدەینە گەندەڵکار کە خۆی هەڵبژێری با لیستە چێری دوور لە سیراعی حیزبی لیستێکیش تەمسیلی ئەو ١٨ بکە و ئەو ١٨ چیتر نابێ ئەو هەڵوێستەوە دیگری لێ ئەمێن مقاتعە دەکەم و ئەو پەنجەی نادەمە کەسونە ئەو زۆر هەڵەیە ئەوە هەڵوێست نییە ڕاستی و هەڵوێستە بەڵام هەڵوێستێکی ترسنەوەکەی هەڵاتنە ئینهیزامیە هەرچی حیزبە هەرچی حیزبە بێتە ناو ئەو لیستەی دەکرێت بێ ڕەنگە برێن چۆن حیزبەکانی دەسەڵاتیش بێن بە حیزبی دەسەڵاتی ئەگەر دێن بابێن بەڵام چاکسازی و حکوومەتەکە ناوی بە قیادەی ئەوان بی دەبێ ئەو جارە بە قیادەی میلەتی ئەو ١٨ نزیکی 30 ساڵە حکوومەت لە دەستی ئەو ١20 ئەو جارە دەبی حکوومەت لە دەستی ئەو ١٨ بی ئەو ڕەنگە ئەو ئیعلانە یەکەم جارە ئەمن باسی یەکەم کە ئەو نیزانەی داهاتوی کوردستان بازەکەم دەبی لەسەر ئەو ئەساسە بی ئەگەر وازح نییە ئەو لە کۆمنتەکان بنووسن ئەو تەرحی ئێمە دەری زۆر گونجاوە هەموو میلەتی کورد کە ئێستا کەوتۆتە سەر تەنیشت دەکەویتۆ سەر پێ خۆی سەناعەت و توجارەت و زراعەت و یعنی ژیگە دۆستی و هەمووی دێتەوە مەیدان هەرێمی کوردستان گەشە دەکا ئابووری کوردستان ئەوەندە گەشە دەکا ئەو کاتی هەموو میلەتانی شەرق لەو ١٠٠مان پێ بەخێو دەکرێت پێگەی هەرێمی کوردستان بەقوەت دەبی دەستگۆڕی دەسەڵات دەبی خەڵکی شایستە لە شوێنی شایستە دەبی خەڵکی تەکنۆکرات دێتە پێش و تەنانەت ئەوانەی کە ئەو زوڵم و زۆریان لە کوردستان کردی ئەوانیش چاک دەبنەوە ئەو ماڵ و سامانە زۆریان لە دەرێ دەهینەوە هەرێمی کوردستان ئەو دەستیان بەسەر زەوی و زار و مستەقبەلی ئەو میلەتەی داگرتیە ئەوانە دەگەڕێتەوە و ئەوانیش ئەو ژیانە ناخۆشە ئێستا چکە ئەوان هەردەم لە ڕووی نەفسی ناخۆشن کە حەز دەکەن زوڵمەکی زۆریان لەو لە منداڵە فەقیر منداڵە هەژار منداڵە ئەنفال منداڵە پێشمەرگە منداڵە موچەخۆر منداڵە کرێتی دەزانی چەند گوناحە چەند ئەگە ویژدانی مرد ڕۆژێ بەلای فەقیرێکی داچوو بەلای عارەبانچیەکی دانەچووکە ڕستەکەی نەفرۆشایە ئەگەر جەرجی نەسووتە ئەوە نەسەرکردەیە نەمەسئولە نەحیزبیە هەیخوا لە ناو ئەوانە لە ناو ببا کە ویژدانەکیان نییە بەرامبەر ئەو فەقیر و هەژاری کوردستانە خۆشی پڕ دەوڵەمەند کردیا ئەوە دوعایان لێ دەکەین بەڵام لە کاتی حکومە ناچارن ڕاستیان کەینەوە بیان کەینە ئینسان چکە ئەوە دڕندەیە ئینسان نییە کە بەس خۆی و منداڵەکانی بێ حتا ئەو پێشمەرگەی لەبەر دەرکەیکی حرستی ماڵ و منداڵی لە هەژاریدایە دڵی بەیش ناسوێ ئێمە وای لێ دەکەین ببتە ئینسان لەو درڕندەیەی دەکەینەوە ئینسان بە حکومەتی ڕەشید و ڕاست و دادگەر ئینشاءڵڵا ئەوە خەیاڵ نییە ئەوە مستەحیلیست نییە بەڵام ڕێگایەکی قورسە لە کۆناغی یەکەم هەموو لایەکی پێویستە تخوا چیتر ئەوە بەبێ مەسئولیەت گورز لەوی و لامەدە ئێمە کەسمان لێ زیاد نیە بە تایبەتی لایەنەکانی معارزە حیزبەکانی معارزە گۆڕان یەکگرت و کۆمەڵ نەوەی نوێ حیزبی شیوعی هەمووی پێویستە ئەوجە دوایە یەکێتی پێویستە برایانی پارتی پێویستە هەرچی هەیە پێویستە بەڵام دووبارەی دەکەمەوە نابێ هیچی تر دەسەڵات لە دەست ئەو ١٠٠ دەبی ئەو دەستەڵاتە لە ١٨ ئەو کۆمەڵگەیەبی کاتە ئێستا مەحروم بووە ئینشاءڵڵا ئەوەی نقستان بوو ئەوەی کە پێویست بوو لە کۆمنتەکان لە سوالەکان جوابیان دەدەینەوە وەبی وێنەیەکی کامیل ڕوون ئاشکراوە هیچ کە پرسیار لەس ئەوەی من ئەرێ چ دەکەن ئێمە هیچ ناکەین ئێمە ئیش لە بۆ ئەوە دەکەین بەڵام خۆمان هیچ وەکوبری نەحیزب دروست حیزب کەیت سەردەمی ماوە حیزب دروستکردن و بەڵام یارمەتی لیستێکی واردین یارمەتی ئیشێکی واردین کە ئەو دوو لیستە هەبی لە کوردستان ئەوە ئیشی ئەساسی دەنا وەکو ئەم وەکو خۆم ئەم بەتەمای نە لیستیمە نە حیزبیمە نە پۆستیمە نە ئیشێکمان تازە ئەمە چمان دەوێت ماڵی حرام ئەوە نەمان ناوێت تازە ئەمە لەسەر دنیای دوعای باشمان لە بۆ بکرێت کۆمەڵگەیەکی باش دروستکەین مستەقبەلێک لە بۆ ئەوەوەی ئێستا دروستکەین و لە قیامەتیش لێپرسینەوەمان کە لێ دەکرێت بە سەربەرزی دەرچێت ئەم قەنەعەتم نییە یەک باوەڕ و قیەمەکی هەبی چاوی لە ماڵی حرام بی
چاویلۆی بیسی و خوڕی لە بۆ تورکیا بکە لە بۆ ئێران بچی دیموکرات و کۆمەڵە بکوژی یەک نوێشکەر و دیندارێکی ڕاستەقینەری جاسوسی لە بۆ ئەولا بکە ئەوە تەنها لە گەندەڵکار و لەو مەجموعی لە 120ەکە دەوەشێتەوە لە خەڵکیتر ناوەشێتەوە و هەتا ئێستاش مەلەفدار و هەرچی سی خوڕی هەرچی ئیشە لەو طبقەی 180ەوە هەر لە طبقەی 120ەکەی وە کەینی ڕەوشەنبیر و نووسەر و ڕۆژنامە نووس و ئەوانە میان مامۆستای ئاینی مەلەفیان هەبووە کەینی ئەوانە ئیشەچیان لەسە ئاشکرا بوو هەمووی ئەوەی ئاشکرا دەبی لە وەسایقی دووەلی لە دەوڵەتەکان هەمووی لە طبقەی 120ەکەیە بەڵام سەرەڕای ئەوەش دووبارەی دەکەمە ئێمە لە کاتی سەرکەوتن کە ئیمامی عەلی دەرێ لە هەموو شتێک زەکات هەیە زەکات لە سەرکەوتنیش عەفوە ئەمە ئینشاءڵڵا ئەو کاتی وایان لێ دەکەین ئەوانە ببنەوە ئینسان لە حکمڕانێکی ڕەشیدی جوانی کوردستان والسلام عليكم ورحمة الله وبركاته سا وردە ئەگەر پرسیار و وەڵام هەبی لە بۆ لە کۆمنتەکان تەمەشایان دەکەین ئەوانەی کە دەستخۆشیان کردی و سەلامیان نادیە دەستیان خۆش بی کە بەشداریان کردی زۆر سپاسیان دەکەین بۆ جێگرتنتان و ئیشاڵا سوودتان وەرکێ لە بۆ دروستکردنی منهەجێک لە بۆ بیناکردنی حکمڕان لە کوردستان بە ئینگلیزی کاکسەیوان ئاکا کەلار ئەیوب وڵات دیارە سوالی نەبوو هەر دەستخۆشی کردیە ئەوەی کە پرسیاری کردیە کاک بەختیار مامەسە بنەماکانی دیموکراسی کە ئیسلام دەڵێ کوفرەچین ئیسلام نارێ کاک بەختیار نا خۆی کە گوتت ئیسلام یعنی دەبی نەس نا مسلمان وا دەرێ یان مەسیحی وا دەرێ یان یەهودی خۆت و مەسیحی و یەهودی و زەردەچ پێڕۆدی ئایندارەکان کەژ لەگە دیموکراسی ڕزوەر ڕێک نییە ئەوەن قسەی خۆیان هەیە مسلمانەکان دەرێن حکم دەبی حکمی خوای دەرێن دیموکراسی حکمی شعبە کە لێرە ئەیش ڕوونم کردەوە کە ئەو مۆزوع لە چێە خۆ حکمی خوای هەردەبی بە شەر جێبەجێ بکە ئەیش عەدالەتە خوای گەورە چۆن یاسای سروشتی لە بۆ ئەو گردونە هینایە بە عەدالەت گردون بەڕێوەدەچی یخۆ لە بۆ کۆمەڵگەشی ناردیە کە بە عەدالەت بەڕێوەدەچی دیموکراسی ئامرازێکە بۆ گەیشتن بەو عەدالەتی هیچ مشکلە نی ئەجەو عەدالەتە یعنی ئەمە نابی ئیلا برین دەبی فلان مەدرسەی فەرزکەین بەسەر میلەت نا 4 مەدرسەیە لیبرال دیموکراسی سۆسیال دیموکراسی شیوعیەت دی کامیان عەدالەتیان پێهاتە دی کامیان گوتیان کاکە ئەمە ئێستا 7 ملیار بەشەرە باشکە سەرمایەداری درم پێم بەخێو ناکری کامیان گوتی ئەمێن کاکە دێم دە 14 ملیاریش 20 ملیاریش ئەم بە عەدالەت بەبێ ئەوەی خەڵکی برسی کەم بەخێویەکەم ئەمە هەموو تاییدی ئەوەی دەکەیت ئەوەیە کاک بەختیار ئەوە بە وەکو لەسەر ئاستێکی فەلسەفی کاکشوان پارێزەر ماسمەسل لە مێژووی بە شەر و مرۆڤایەتی هیچ دەسەڵاتێکی عادل و ئەمان و یەکسانی نەهاتوتەتی تەنها هەوڵدانی مرۆڤایەتی بۆ عەدالەت و یەکسانی کەچێ سەوسانۆ لە زێریدا ڕۆژن کاک شوان یەکش نا هەیە عەدالەت هەبووە ئێستا نیزامی سوێدوانە ڕاستە عەدالەتی بە زۆر جوانە نیزامی وڵاتانی ئەسکردنی نافی جوانە نیزامی سنگافورە جوانە نیزامی مالیزی تاڕادەیەک جوان ینی لە تاریخدا زۆر جار نیزامی زۆر جوانە بوو بۆ سڵاحدینی ئەیوبی نیزامێکی جوانی نەبوو لە سەرکەوتندا ئەو کاتی سەردەمی ئەو ئافرەت بە کەنێزە بردرا و ماڵوسا ئەو هەموو ئافرەتانەی کە داگیرکەریش بوون گرتنی هەمووی ئازاد کرد حکمی پێغەمبەرەکان هەمووی حکمی عەدالەت مەسەن باسی ئەنۆ شێروان دەکەن حکمی عەدالەت ینی ئەوە حکمی عەدالەت هەبووە ناوەنا بەڵام لەگەرتم بەشی زۆری پانتایی مێژوو حکمی زوڵم بووە لەوەی ڤۆڵتێر قسەچێ دەرێ تاریخ بریتێ لە تاریخی تاوانی بەشەری ئەوە لە بێئومێدی وەدەری هەندی دیتیا کە لە شۆڕش فەڕەنسا دیتی پێش شۆڕش فەڕەنسا پاش شۆڕش ڕۆبسپێر چی بەو میلەتە کرد فەقیری ئەوەندەی دیت لەبەر هەندی ئەو حکومەت دەنە لە تاریخدا یەکجار وەها نییە ئەوە تا ڕادێک بێئومێدیە برین لە تاریخدا هەر حکمی چەوسانەوە نەنهادی یەکجاروانەوە بەڵام بەشەشی زۆریش تاریخ وەچەوەی کاکشوان دەرێت
ڕاستە بەشت کاک ئەحسان سەلمان فەلسفەی جە و چاوەکەمی زۆر من فەلسفەی جە و چیە وڵات تێنەگەیشتم کاک ئەحسان باش تێنەگەیشتنەوە چیتر بزانین پرسیار هەیە کاک شوان دووبارە پرسیارشتی هەیە دیموکراتی پرۆسەیەکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری هەتا دێت خۆی زان چۆنا ئەوەی تو وەسفەکەی ئەوە لیبرال دیموکراسیە خودی دیموکراسی میکانیزمێکە لە نێوان مەدرسەکە یعنی دەتوانین بڵێن ساڵی یەک جار کە هەڵبژاردنە پاشان دیموکراسی نییە بەرنامەک بیبرێ چه حیزبەک دێ ئەوە دیموکراسی نە حیزبەک دێ لایەنێک دێ بەرنامەی خۆی هەیە جێبەجێ دەکات بەڵام لە ڕێی دیموکراسی دێ بۆیە دەتوانێت دینیش لە ڕێی دیموکراسی بێ بەرنامەی دینی خۆی تەطبیق بکات مارکسیس لە ڕێی دیموکراسی بێ بەرنامەی مارکسی خۆی کرد لە کاتێککە دیموکراسی نەدینیە نەمارکسیە ئەکاکشوان بە وردیانی و لەبەوەی جوان تێبی دە و 16 دقەیە ئینشاڵە بەو 3-4 دقەی تاوی دەکەین کاک پێشنگ ئادرێ مامۆستاتیان ئۆڕابزان لەگەر ئەوەیتی تاوکە کات کێشە نیە زۆر دەستان خۆش زۆر سوپاسم دەکەم کە خوشکە هێرۆ پرسیارەکە ئەوێ درێ پێدوانی ئەم جۆرە دەسەڵاتەی کوردستان بەرەو نەمان دەچێت هیچ کوکمانی نییە بۆ شێوازە ئێستا دەڕوە هەر نەشمایە ئێستا کەی ئێستامانە یعنی ئێستا هەقوەیە ئەگەر ئەو دەسەڵاتە تۆزە ینی کوبرەی توربینیەکی هەبی توێ برێ کاکە ئەمین ئەوە هەرێمی کوردستانم تا توێران کرد ئێستا سەردەمەکی هەرێمی کوردستان بە خوشکە هێرۆ پرسیارەکەی گرنگە سەردەمانێکی هەرێمی کوردستان بووە زێر 170 پارە لە بەغدا دەهات ئەوەندە زۆر بوو کوردستان نەمان دەزانی پارەی چ لێ بکەین لەو گۆڕی یەقەی ئابووری سەر بە خۆیان گرت و نەفتی دەنێرین هەموو دنیا ئامۆژگاریان کرد ناکەینەکەی بەچێ کەسیان نەکرد ئەوە 170ەکەی وێران بۆ من ناتالیا هاتە لای ئێمە کە ئێستا مستەشاری یەکەمی وەزارەتی خارجی ئەمریکای ڕەنگە 6 کەس لەو ژوورەی دانیشتبوون باسی تی ئەمریکا ئێمەی ناردە لای سەرکردایەتی کورد وتی ئەوروپیان بێبا نەفتی دەرنەکەن وتی ئێمە چوینە لایەن گوتمان کاکە نەفتی دەرنەکەن ئەوە نەفتان بۆچی ئەمە 170 بۆ مسۆگەرەوە ئەمریکا ئیمزای لە سەکردیا هەتا دنیامایە 170 ئەمە مەسوولی وتی بەجێیان نەکرد وتی پێشمان گوتن ئێوە نەفت دەکەن ئیدارەی نەفت بە هەرێمی کوردستان نەکرد دوایە تورکیا چاوچنۆکە هەمووتان لێ دەمەن ئاین قسەکەیان دەرچوو کەس نازانێ ئەو چیان لە بۆ چ کرد ئەندە دەستکەوت لە بۆ چەند کەسانە بوو بەڵام میلەت وێران بوو ئەوە لەبارەی ئابووری سەر بەخۆ ئەوە وێرن دوای ڕێفراندۆمیان کرد هەموو دنیا گوتیان نەیکی کردیان نەک نیوەی کوردستان غەڵەتە درێن نیوەی کوردستان دەچوو ئەسڵەن کوردستان زۆربەی لە دەستووە ئەریوە جێشی تورکیا هاتی هەر و ئەو لێکەوتنیە ئەدووە ئێستا ینی کوردستان نە سەروەری مایە ژیانی مایە ئەریوە لێکەوتەی ئەوەی نییە ینی پێدا بڕۆ ئەو هەموو داهاتی هەیە تو قەرزاریشی ئێمە نایوێ کوردستان چۆن لە ناو ناچی ساوا لە ناو چووە تو بە قەرز بەڕێوە بچی موچەت پێ نەدرێ بینایی مەشروعات پێ نەکرێ ڕاستیەکەی ئەگەر زۆر زوو هەمومان بەخۆ نەکەوین و دەسەڵات شەقوی عاقلانە برێ ئەمن هەتا ئێرەم هینا بە بەیانەکی دەربکا برێ ئەمن حەولمدا خزمەتی کوردستان بکە غەڵەتی زۆریشم کرد داوای لێبوردن دەکەم و داوا دەکەم ئێوەش لێ ینی دادگایمان نەکەن شەچ خراپمان لەگە نەکەن ئەوە دەسەڵات تەسلیمتان کەین چکە خەڵکی باشەیە لە کوردستان کورد مەحکوم نیە تو دەسەڵاتی لە هەموو ڕۆکی بگەینە کۆلە ڕێوبری هەر هەم دەبی حاکمیش شتی وا هەر نەبووە لە دنیای لەبەر هەندێک خوشکە هێرۆ ڕاستی ئەوها بڕۆ لە ناو دەچی بەڵام دەبی خەڵک ئاگای لی بەخرە و دەست ئەو هەرێمە لە ناو بچی ئەمە دیسان دەکەینەوە ژێر دەستی داگیرکاری و ئێستاش وا کەوتینە سەبرە ڕۆژ بە ڕۆژ دەکەینە بەر دەستی داگیرکاری ئەولا ئەمدا ئەولا یعنی دەبی ئاگەرمان لێبی لە ژێر سای ئەو دەسەڵاتە هەرێم نامینی چەند ساڵ لەوە پێش باسمان کردەوە ئێستا ئەو کاتی بە چاو نەدیترەکە باسمان کرد ئێستا بە چاو دەبینێت بۆیە قسەی خوشکە هێرۆ زۆر ڕاستە ڕاهبەر مامۆستا ڕاهبەر کلیپتۆکراسی چی ئێستا کلیپتۆکراسی یعنی زەنکە زۆر جۆرە کراسی هەیە سایزۆکراسی فیزیۆکراسی زۆر هەیە
کلیپتۆکراسی بە معنای خۆی چۆن دەرێ حکوومەتی ڕەشید حکوومەتی ڕەشید یان میرۆتۆکراسی یعنی حکوومەتی سەروەری یاست یان دیموکراسی حکوومەتی گەل و هەمووی پێک کلیپتۆکراسی یعنی حکوومەتی ڕێک دزەکان لە گەندەڵی زۆر خراپترە هەر یعنی خۆی گەندەڵی چۆن یعنی ئەو مستەلەحە ئەو ئیمە دامەن نینە یا مەبری لە کوردستان هەیە و ئەمە شەرحی دەکەین هیوادارم کەس پێی ناخۆش نەبێت خۆی لە جیهان لە هەموو شوێنەکان هەیە چکە هەندێک ڕەوشەندی کەمە دۆلارێکی وەرگیان هەندێک مامۆستای ئاینی کەمایەتێک هەندێک مامۆستای زانکە بەداخەوە نازم چۆن ڕووی دێ لە شاشەی تەلەڤیزیۆن بەعسی ئەو دەسەڵاتە دەکا و حەول دەدا پاساوی لە بۆ بینتۆ دەر لە هەموو دنیا گەندەڵی هەیە ئۆتە لە بەغدا بیرە نەفت وا و لە تورکیا وا و لە ئێران وا و نازانم من لە ئەمریکای مە لێش گەندەڵی کاکە ڕاستە گەندەڵی لە هەندێکی دنیا هەیە بەڵام گەندەڵی زەنگ لەکێ هەیە لە پراوێزی پرۆسەی ئیداری هەیە نەک منهەجی حکومەت و کارنامەی حکومەتی شتیوانە بۆ لەی جێشی لێرە کارنامەی حکومەت گەندەڵیە بۆیە گەندەڵی هیچ چارەسەر ناکرد زانتەن گەندەڵیەک گیرێ ئەسڵەن گەندەڵی حکومەت پارێزگاری لێەکە محکەمە پارێزگاری لێ دەکە هێز پارێزگاری لێەکە ئەوەی پارێزگاری لێ ناکرێت باقیەکەی ترە چاکسازە بۆیە لە کوردستان گەندەڵی براوەیە باقیەکەی تر هەموو دۆڕاوە جارێ لەو دەمە ئەوجە لە ئۆچی گەندەڵیەکە زۆر تۆف دەبی نیزامەکەی پێی دەگوترێن نیزامی کلیپتۆکراسی یعنی ڕێک حکوومەتی دزەکان حکوومەت خۆی دزی لە خۆی دەکات ئەو پێ دەگوترێت کلیپتۆکراسی وابزانم ئەوش زۆر وازە ئەو تە بینا لە تەنیشتە ماڕێمەیە بینای حکومیە دەستی بەسەر داگیرایە بەکرێت درایتەوە حکومەت کلیپتۆکراسی لەوەی زیاتر نەفتی خۆیتی ئی میلەتە دەیبا و دەڕوە موچە دێ لە حکومەتی عێراق دێ لە بۆ ئەو میلەتە فەقیری دێ لەویش دەبات ئەگەر مستەلەحەشکە باشترتەنەوە لە کلیپتۆکراسی وابزانم پڕ بە پیستی کاکشوان پارێزەر دەرێت زۆر خۆش بوو تعریفەکەی حکومەت وڵە کاکشوان برێن چەڵەدنە زۆر هەولماندا کەلیماتی زۆر لائق هەڵبژێرین نەک کەلیماتی ناخۆش ئەوجا ئەوەی لێ دەرچێتەنە هیچکەنێ دەنە وەکو بێ خۆمان ئەوە دەبی بوختان دەکەین بە حکومەت قسا هەیە بوختان بۆ حکومەتی دەکا وڵە کاکە حکومەتەکی باشە و وایە و بەخۆشی دزانی ڕاستی ئەم چەند جار گفتوگۆ کرایە لەگەرە من بەشی گفتوگۆیەکە لە تەلەڤیزیۆن کۆتایی هاتی گوتی بە خودای ئەمیش ڕائیم وەچ تۆ دووبارە خوشکە هێرۆ بەڵام مامۆستا هەل لە هەڵبژارن هەر خۆمان دەیبنەوە هەر خۆیان دەیبنەوە ڕاستە هەتا ئێستاوا بووە لەبەر ئەوەی ١٨ بەشداری هەڵبژاردناکە ١٢٠ دیارە چێ مسەیتەرە لەسەری ئەو تەبەقە و ئەو لایەنانە مسەیتەرن کە پرۆسەی گەندەڵیان لەسەر شانیە و تەزویریش دەکەن بۆیە دەبی ڕێ لەوانە بچیرێ وە ڕێگرتنیش ئاسانە با ببتە ئەو دوو لیستە بزانە ئەم شکە هێرۆ قسەکەت پێکە هەر بەس بکتە ئەو دوو لیستە هەر یەکە لە تەبەقەی خۆی کۆبتەوە هەر لەو دەمی هەڵبژاردنیش نەکرێت یەکسەر لایەنی زاڵم ئەوە قاعیدەی یان قانونیە ئی ئەزمون ئی فەلسەفە ئی دینی زاڵم یارمەتی مەزلوم نەدا مەزلوم نەجێ خۆی پووکاتەوە ئەو طبقەی ١٨ بەس یارمەتی ١٢٠ نەدا تێکەری نەوی بەس محارەبەمان ناوێت بە هیچ ناو عەکسی ڕای حیزبیمان ناوێت دژایەت هیچ حیزبەت مەکە بەس ئەو طبقەی ١٨ لە لای خۆی ئیشی خۆی بکە واز لە ١٢٠ەکەی بینی لە جێ خۆی بکایتەوە هەڵبژاردن بکرێ نەکرێت بە ماوەی کەم وەچی کاتی خۆی غاندی گوتی 3 مانگ یەک گرتوون بدەنێ ئەم بە 6 مانگ ئیستیقلالی هەندتان لە بۆ دەینەوە ئەمیش دەرم بە 2 مانگان ئەو ١٨ مەحروم و مەزلوم و مەغدورە بەس بێ حەقی لەسەر ١٢٠ەکەی نەبی بێتە ماڵی خۆی بێ خۆ بەخۆ ئیداری خۆی دروست بکە حەقی لەسەوی نەبی بە 2 مانگان ئەم مانجی سێم سەرکەوتون و ئەوەی باسم کرد ئەو بەخۆی دێتەتی بە ئۆتۆماتیکی بە ئەوەی یەک قەترە خوێن بڕژێت بۆ ئەوی کەسەکی ئاجزکەیت هەر بەس پرۆسەکی چەند ئاسان، بەزەوە چی دەوێت حیزبەکان ئەو بە خۆشخۆ بێنەوە
بزانن ئەوەی کە ئینتیمای لە بۆ ئەو تەبقەی سەتاشتێ بێتەوە ئەوەی ئینتیمای لە بۆ سەتاویستەکەی هەیە بستەوە بێ تێکەریە لە قازان جیوانە ئەو تێکەر و تێکەریە بە ناوی کوردایەتی بە ناوی یەکڕێزی بە ناوی نیشتیمانی زۆر ناوی دەینە پێشمان ئەوە ینی ئەوە فێرکردن ئەمە لەگەر ئەوان لێک دووری تەنانەت جەهەندەم و بەهەشتشمان لێک ئەگەر ئەوان چونە بەهەشت دەبێن بچینە بەرجانە بەڵام مسۆگەر ئەوان دەستنە جەهەنەم ئێمە بەهەشتی هەر دووبارە خوشکە هێرە دەرێ بەڵام پێت وەها نییە هەر کەسێک بچێتە دەسەڵات ئەمانە بەپارڕی بەری زۆر ڕاستە آخر ئەوەیە تێکەر نەبوونەکەی من ئەوەیە چکە تو تێکەر دەبی دەچێوێت نەم گۆ خوشکە هێرە دیارە باش جێ لە مەحازرەکەی ڕەنەکە حیزب خەڵکی پاک بە پاچی دەستە ناو حکوومەت بە پیسی دێتە دەرێت بە ساغی چووە بە نەخۆشی هاتە دەرێت بە عقلەکی جوان چوە بە عقلەکی نزاخ چوو دەرێت ئەوە وایە دەسەڵاتەکە پرۆسەیە چکە فاسید و مفسیدیش فەرقی ئەو دەسەڵاتە مفسیدە یعنی عملی مفسیدە هەرچی بچی نێزچیکەوی ئیفسادی دەکەن ئەها چەند مامۆستای باش چەند حیزبی باش چەند لایەنی باش چەند خەڵکی چاک کە چووە چی بەسەراتێ هاتەوە دەرێ ئێستا کە کڕۆنای دەگری خەڵک دەرێ دوعا لە بۆ کڕۆنەکەی دەکە دەریاڕی خۆی کڕۆنەکەی پارجە چی بەسەراتەوە کاک پێشەنگ کارل پۆپەر دەرێ سەردەمانی زۆر ئێمە کاتی خۆمان کوشتووە بۆی پرسیمانە دەبێ چێ حکوم کات لە کاتێکدا پرسیارە ڕاستەکە ئەوەیە دەبێ پرسیین کام سیستەمی دەبێ حکوم کات چەند جوانە وە پۆپەر دەڵێ کاتێک سیستەمێک دوو ڕێکاری تێدا بوو ئەو کات چێ حکوم دەکات زۆر گرنگ نییە ئەوەیە کە حکوومەت بە شێوەیەکی ئاشتیانە ئیمکانی گۆڕانی هەبێت ئەوە یەک دوو سیستەمێک بێت خەڵک وشار کاتەوە چاودێر بێت بەسەر حکوومەتەوە چەند جوانە دووخواهی ئەمەش هەر ئەومان دەوێت ئێستا دەسەڵاتی ئێمە شانازی دەکە دەرێ ئەمە وەزارەتەکی ناوخۆ و ئاسایشمان هەیە بە قووەت و خەڵک لی بکسێ ئێت و دیکتاتۆر و دیموکراسی دەستی لێک زیادەتەوە ئەگات و لە میلەت ترسای ئەوە دیموکراسی ئەوە عەدالەتی ئەوە ئاین پەروەری ئەوە بەقین بەڵام ئەگە میلەت لە ترسا ئەوە دیکتاتۆری و ئەوە درندەی ئەوە هەمووش وها بووە لەگە میلەتی خۆت درندەی بەڵام لەگە داگیرکەران و ترسنۆکی عادەتەن تەبیعەتی دیکتاتۆر و درندە وا بووە ئەوی کە لە میلەتی خۆی چەسانتۆ ئیلا لەگەر دەسەڵاتداری دەرەوە زۆر ترسنۆکە ئەوە ئەو دوو خاڵی کاک پێشەنگ داینایە زۆر گرنگە ینی لەو بابەتەی ینی ئەمەش دەبی بە دوای سیستەم بگەڕین نەک بە دوای وەکبرەی شخص و ئەوانە گۆڕینی سیستەم زۆر ئەساسە لەوەی جوانی لە بۆ چوە ئەمە هەموو متفقین لەوەی مامۆستا ڕاهبەر ئایا دۆخی دەسەڵاتی هەرێم زاراوی کریپتۆکراسی بەسەر جێبەجێ دەبێ باسمان کردواتن جێلێ بوو بریا ئەو دۆخەی بەسەردا ئەوە نەبووە هەیە بریا ئێستا هەرێمی کوردستان شایانی دیموکراسی و دەسەڵاتی مەدەنی و یەکجیاکردنەوەی دەسەڵات و چاودێری میلەت و ئەو دوو خاڵێک کاک پێشەنگ لە پۆپەری وەرگرتی ئەوە وایە ینی پرس و ڕاوێژ و ئێمەش هەموو ئەو کاتی ئەمە چمان دەی ئەمە خزمەتی ئەو دەسەڵاتەمانە خۆ ئێستاش وەلو هێشتا شوبە مستەحیل ئێستاش ئەگەر سبەینی هەستانەوە ئەو دەسەڵاتە ئێعلانێکی کرد و تۆبەتی نەسوحی کرد و ئەو باڵ و سامانەی هەموو هیناوە ناو میلەت و هات خزمەت میلەتی کرد بۆ چمان دێ هەموو میلەت خزمەتیان دەکەن و ئەو کاتی هەتا دنیاژمایە ناویان بە چاکردنی ئێستا هەتا دنیامایە ناویان بە خراپە دەمینێ و چکە ئێستا سەردەمی تاریخیش نییە ئەو تاریخی ئێستا ڕۆناکە هەموو عیب عارەکانی ئەو دەسەڵاتە لە تاریخ ینی پاشی 40 ساڵی کە لە سەفی پێنجی سەرەتایی تاریخی کورد دەخوێندرێ دەبی چ لە ساو دەسەڵاتی بکوتێ تەڵە بە هەر پرسیار دەکەن دەرێن ئەوە چۆن بووینە ئەو چ بێویژدانەک بووینە بەرامبەر ئەوان ڕستمیان دادەندرێ هەر یەکە ڕسمەکانیان بە وەکو تاوانبار لە تاریخدانی ئەو چەند ناخۆشە لەبێتە ئێستاش دەتوانن ئەو ڕسمانەی خۆتان جوان بکەن زۆر بەداخەوە لە بۆ دەوروبەر کە حقیقەتەکە ئەو هەیە ئەوی ئەم پیان دەرێن ئەو حقەتیان پێنارین جوانیان دەکەن هەتا وەرزان جوانن ئەم قسەی قەیسەری ڕووسی ئەسەن دەرێن ئەوەی فیرعونەکانە بەڵام زیاتر لیۆن ترۆتسکی دەرێ قەیسەری ڕووسیەکان قەیسەری ڕووسی بوو ئاخیر لە سەروبەری ڕوخانی بوو
لەسەر دەریا چوە سەر دەریای لەگە خێزانی ماسی بخوا عرد لەرزی ئەوش زۆر ترسا یەک لە مستەشارەکانی وەکی ئەوەی ئێستای هەرێمی کوردستان هات گوتی قوربان ئەوە ئەو گوتیەوە چ بوو گوتیەوە عرد لەرزی نەبووتی ئەوە چ بوو گوتی ئەوە لەبەر ئەوەی ئەت زۆر گەورەی دار و درەختەکانی ئەو ناوچانە ڕەقسیان کرد لە بۆ تەمەشاکە ئەو لێکدانەوەی ئەویش هەندەمە بێعەقل بوو باوڕی کرد خۆی ڕئیس و سەرکردەی بێعەقل باوەڕ بە مستەشاری وا دەکات ئێستا لە کوردستان ئەو هەموو مستەشار و ئەوم بە غەڵەتی ئەو دەسەڵاتدارەتی دەکەین دەسەڵاتدار دەبی بزانی ئەوە غەڵەتە ئەگەر نەزانی بێعەقڵە فەقیر حارە نەشارەزایە لە تاریخدا کاک محەممەد نیازی مامۆستا چۆن دەبێت دەوە سیستەم بگۆڕی داخلی هەمان سیستەمی ئەوان لە مێژە خۆیان ئامادە کرد و بەم شێوە داخلی سیستەمێک دەبێت کە ئەوان دروستێک ڕاست دەکەیت ئەمە باسی ئەومان نەکرد ئەمە سیستەم گۆڕین بە معنە وازح دیارە معنای چیە ئەتو دەرەی چۆن سیستەم گۆڕی داخلی هەمان سیستەم بیۆ نابی داخلی هەمان سیستەم بیۆ چۆن دەکەیت ڕاست دەکەیەوە دەبی زۆر وربینەوەی ئەو سیستەمەی ئەمە دیاری دەکەین زۆر جیای لەگە ئەو سیستەم و ئێستا سیستەم نیە سیستەمەکی وازحی وێرانکردنە و سیستەمێکە لە بۆ ئەقەلیەتێکە ئەو سیستەمی ئەمە دەرین لە بۆ هەموو کوردستانە و لە بۆ چارەنووسی کوردستانە و بینای دەوڵەتی تێدایە و جێرانەوەی هەموو هەرێمی کوردستانچە زۆر جودایە لەگە ئەو سیستەمە نانە و نەزانین لە سابات لۆی ئەو سیستەمە سیستەمێک بینات دەکەین ئەوها نییە کاک محەممەد نیازی دەستخۆش بوون تێبینیەکەش زۆر جوان کاک هێمن ئەحمەد سلااو لەوی مامۆستا بەڕێز قسەکانت زێڕە دەستخۆش بیت دەستخۆش کاک سعید عومەر هەرتەلی مامۆستا پێدوانیە لە هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ڕوو لە ڕووخانە خەڵک شت بە هەند هەڵناگرێ ئایا بۆچی دەگەڕێتەوە وڵی ئەوە ڕاست دەکەیت لە هەموو ڕوویەکەوە ڕوو لە ڕووخانە بەڵام دەبی ئاگامان لێبی لێ نەگەڕین لە کۆتاییدا بڕوخێ سیستەمەکەش بگۆڕین و دەبی خەڵکیش بە هەند ئەو مۆزوع ئاوەرگەوەی کاک سعید عومەر هەرتەلی دەرێ نابی گوێ نەدەینێ برین وڵ ئەمە حەقمانیە ئەوە بەرە دەڕوخێ ڕاستە دەسەڵات بەخۆی جێ لێ نییە ماڵ و سامانی کۆکردەوە خۆی حازەکە لە جاربینیتمان هەر بە ئەستان هێرشی داعشات هەولێر چۆل کرا بینمان ڕەنگەش سلەیمانی دهۆک نازانم ئاگام لەوان نیە بەڵام دەزانم ئێرە یان حەشتی شعبی دێ یان هەر گەرماییەک دێ ئەوان هەر دێن ڕاستی بە تەمایەوەی نەبین ئەو سەتا بیستەی باسم کرد تەبەخی گەندەل دیفاع لە کوردستان کەشتی وای نییە لە چێ دیفاعی کردەوە داعش هات هەشت هات ئەوە سوپای تورکیا ئێستا هەیە کات لە چێ دیفاع دەکەن ئەوە نییە دیفاع نیە هێزی پێشمەرگە دیفاع دەکات پێشمەرگە لە کۆنەوە ئەو کاتی من لە کاتی لە پاش ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەر زاهیرێکی زۆر عەجیبن تەمان شکستەکە لە کەرکووکڕا هەتا دەگاتە شەنگار دەندی هێزی پێشمەرگە دڵسۆزان ئەوانە هەموو گریان بەڵام یەک سەرکردە و قائید و وەزیر و ڕئیسەک نەدیت بگری هەرچێشی لێنە ئەو مشکلێکی زۆر کەوت بۆیە کاک سعید حەقێ میلەت بە خۆی ڕەوشنبیران نووسەران پێ بیرێک بکەنەوە ساحبەتی ئەو میلەتە بکەن کاتی ئەوی داهەتی ئەو هەموو پەرتەوازی لەبەر چی گەندەڵکاران لەسەر باتڵ یەکیان گرتیا بەڵام میلەت لەسەر حەق یەک ناگری ئەوە نقصانیەکی زۆر گەورەی بووە تەمەنی ئەوەی زۆر درێژ بووتەوە ئەگە هەروە بڕۆ هەر تەمەنی درێژ دەبتەوە کاک موفەق عەزیز ئەو دووبەرەی باست کرد ئاوا ڕوئەدات جگە لە دوو حیزبی دەسەڵات ئەوانی تر ئەکرێ بێنە بەرەیکەل بەڵێ دەکرێت باسمان کرد کاک موفەق بازانم ئالیەتی هاتنە ناوی هەمومان باس کرد وەختەکە زۆر ڕەت بووە لە بە هەندێ ناتوانم مەوزوعەکە پرسیارەکەت زۆر جوانە و زۆر گرنگیشە محازەرەکی تایبەتی دێ بەڵام بڕەتیشم لێ باس کرد کاگەشتێک ڕەمان سەرجانە خەڵک باوەڕی بە هەڵبژار نەما ڕاست لەبەر دوو نەبوونی لیستێکی جێگەی متمانە زۆر ڕاستە کردنی گەندەڵیشی زۆر لە زۆر ڕاستە ئەگەر ئێوە بەڕێز بە دروستکردنی لیستێکی جێگەی متمانە دەجێڕنەوە بە هەڵبژار چۆن کرد دەزانین چۆنە ئەو ئیشە بەتەنها بەمە ناکرێت یعنی ئەمە برین بەتەنها لیستێک چکە لە کۆتایی دەگەرە بەتەنها ئەمە بینە خاوەنی لیستێک معنە ئەوەکمان زیاد لیستێکمان زیاد دا لیستە دەبتێزن نە ئەو کاتە ئەمە وەک خۆمان
دەستگای ستاندەر لەگەڵ ڕەوشنبیران لەگەڵ خەڵکەی زۆری مامۆستای ئاینی قسە و گفتوگۆی کردیا ئەمە نابی ڕقم زیادکەی حیزب زیادکەی بەڵام لەگەر ئەوەی کە یەک لیست هەبی دوو لیستێک لە بۆ ئەو یەک لیستە مەخبەستم ١٠ لیستێک لە بۆ گەندەڵکاران لیستەش لە بۆ میلەتی فەقی وێژە ئەمە لەگەری ئەو کاتە بەڵام ببتە دوو لیست و سێ لیست بە کەلک نایە نەک ئەمە برین بە خۆمان دروستەکەی نە هەیە ئەمە لەبەر چین ئەوانە تێکدەین ئێمە بۆ گۆڕان تێکدەین کۆمەڵ تێکدەین و ئەوجە بینای ئەو نا وها باش نییە ئەوانە هەنا غەڵەتی کردیە فلانتی ئەمەش غەڵەتمان پێ هەموو دەکرێت هەموو ڕاست بینەوە بینایەکی جوان بکەین لە لیستێک پێکەوە هەموو و ئیسیسنای کەس هەرچی هاتە ناو لیستەکەشی ڕێ پێدرا کاک سعدی مسا دەست خۆش بێنەوە تا کاک باشە مامۆستا ئەگەر کۆمەڵ و یەکگرت و ئەگەر لە پێناو خوای گەورە تێدەکۆشن بۆیان ئێگر ناکەن یان ئەوانش هەر بۆ چێفان خۆیان هەوڵ دەبن تەنانەت مەلای یەکتریش لێ نادە ئەوانش مناقچی وەڵا ڕاستە ئەو ڕەخنەیە زۆر جوانە ئێستا لێرە بەولاوە دەرکەوت هەر یەکێک حەولی ئەو جەبهەیە نەدا ئەوە لە ظاهر خۆی پیشانەدا کە دیندارە یان لە بەرەی ١٠ بەڵام نەخێر لە ١٢ هەر یەکێک حەولی ئەو دوو لیستە نەدا ئەگەر دیتت ینی چۆن دەیناسیەوە چۆن حیزبێکی ئیسلامی بە ئیسلامیەکەی دەناسیەوە چۆن مامۆستایەکی ئاینی دەناسیەوە چۆن ڕەوشنبیرێکی دەناسیەوە کە لە کام بەرێ ئەگەر حەولی ئەو یەک لیستیدا لە بۆ بەرەی ١٠ ئەوە تەواو لەولایە ئەگەر حەولی نەدا دانیشت بوو ئەوە مەسلحەتە چێە کە ئێمە ئاگامان لێنە کاک سەعید زۆر شتێکی جوانت بکە لێرەوە دەبی ئەو قیاس و تەرازۆ بەکاربینی قیاس و تەرازۆکە وازیحە هەر سەرکردێک حەول لە بۆ ئەو دوو لیستی نەدا ینی لیستی خۆیان ئەوە گەندەڵکەرن ئەو جارە لیستی ئەو ١٨ لە بۆ یەکگرتنی ئەو لیستە نێدان کۆمەڵ حەولی یەکگرتن نەدا لەگە یەکگرت و یەکگرت و حەولی یەکگرتن نەدا لەگە گۆڕان ئەو لەگە ئەویتردنەوەی نوێلەکە هەموو مەدە حەولی نەدا ئەو وەزعی پێ باشە ئەو قیاسە زۆر گرنگە لێرەهاوە بەڕێی من بژنووسن هەر سەرۆکی حیزبەک هەر حیزبەک هەر ڕەوشنبیر ئەو حەول و تەقەلای نەدا ئەوە بە کێربەک بە وایرێک لە بنەوە ڕاچیتۆ لای ١٢ مەسلحەتە چ تێدا لەبەر هەندێک حەولی تەقەلای نەدا حەزی لێ ئەوەز ئەوا بنێ بەڵام لە سەرەوە شتشکە دەرێ و قسە دەکا ئەوە بوویتە وەکو برێ سەنجی محەک بوویتە دوا قیاس کە چێماندی حەول و تەقەلای لە بۆیدا ئەوە دڵنیای ئەوە لەولای هیچ نییە نە شەریکەی هەیە نە بەشی هەیە نە موچەی گەورەی هەیە نە گەندەڵیەکی هەیە بەڵی بەدیار دەکەی لێرەوە هەر ئەم پەرلەمانتارێکتاندی سەر و حیزبەکتاندی هەر کەسەکتاندی حەول لە بۆ ئەو جەبهەیە دەدا حەول لە بۆ ئەو لیستەدا ئەو بەمانە هیچ لێ پێچینەوەی ناوێ کە ئەوە پاک و بێگەردە و لەو بەرەیە بەو نقطەیە دەردەکەی کاک سەیوان نامۆ مامۆستا تێڕوانینێکی هەڵەیە ئەگەر پێمان وابێت چێشمە چێشەکە لە نێوان میلەت و دەسەڵاتە بەڵکو چێشمە چێشەکەن ئەبێت لە نێوان خودی میلەتا بێت لە نێوان چینی کۆیلە و چینی ئازاد گەرمیمانەوێت کۆشتی دزەکان بڕوخین ئەوە ئەو کۆیلانە بەرگنی لێ دەکەن کە خانوەکانیان لەگەڵە بۆیە ئەبێت خانوەکڵەکان سەر کۆیلەکان بڕوخین ئیتزەکان خۆیان هەڵدێن لە کۆش وەڵا کاک سەیوان ئەوە ڕاست دەکەی ئەو فکرەتی مارکسی پێی وایەت بۆ شێوازەی بەڵام ئەمە شەرت نییە بۆ شێوازەی تێگروخان و وەکوبری ئیبادە و تاڵان ئەوها دەکرێت بە تەریقەی تریش ئەو تەریقی ئەمە باسمان کرد ئەوانە هیچ تێدانە ئەوی دەری کۆیلەکان وا تێبگەین بێنەوە تەبەقەی خۆیان کەس یارمەتی دەری ئەو ١٢ خۆی با یارمەتی خۆی بی ١٨ یارمەتی دەری خۆی بی ئەو کاتی ئەنجامە کرد لە بۆ دێتە دی زۆر مشکلی تریش لە بۆ حەل دەبی کە ئێستا بە خەیاڵدانایە ئەمە تووشی ئەحزابی مەدەنیش دەبینە کاتی حیزبی چەکدارمان نامینی چەکدار دەکەویتە دەست دەسەڵات و حکومەت حیزب مەدەنی دەبی حیزب وها نامینێ ئێستا هەیە حیزبەیە سزنی هەیە ئەوانە نامینێ ئەو شتەمە زۆر وەزع بە ئۆتۆماتیکی دەگۆڕێ ینی ئەو ڕخنانەی هەیتر لەسەر کۆیلەکان لەسەر هەندێک حیزبی معارەز ئەوانەش نامینێ خۆی ئۆتۆماتیکی زۆر گۆڕانکاری هەیە حەز ناکەم ئێستا هەمووی برێم کە چ ڕوو دەدا ئەو کاتی با بۆ ماوەشکە ببینێ با خەڵکی نەترسێنین هەموو
بەڵام ئەمن دڵنیاکەندەکەم لە قازانجی هەموو خەڵکی کوردستان لە قازانجی گەندەڵکارەکان چکە ژیانی گەندەڵکاری ناخۆشترین ژیانە تو پارەی دزرا و حرامت لە بنسەریبی ڕۆژێ حەداستەکە لێ دەقەوی پارەی حەڵام و پارەی حەڵال و ڕێک و ژیانەی وەکو خەڵکی خۆشبی ئەو کاتی کە بووە ئینسان دەزانی ئەو کاتەی درڕن دەبووی ئەوە انشاءالله ئەگەر هەر زۆر قسە هەبوو لە دەرفەتێک لە محازەرشکە انشاءالله باسی پێ کاک پێشنگ سوێن بەخوا ئەوە خزمی هێ من هەورە ڕەنگە سوێنەکەت نەکرد بەڵە تێنەگەیشتم ئەوەی خزمی هێ من هەورە لە چیانە تێنەگەیشتم وڵات جیهانە دەی با ئەو بکەیت کاک زانیار مامۆستا پێدوانی کارێکی ئەستەمە کۆکردنەوەی ئەو لیستانەی باسی ئەەکەی ئەسڵن دروشمی زۆر دوور لەیەکیان هەیە پێشم وایە هیچ متمانشی لەمەڵا ڕاست دەکەی دوورە بەڵام مستەحیلی قسە معارەزە بەخۆی ئەوەندی لەسەر یەکتر قسە دەکەن چەند ناخۆشە نیلە چەند بێ ئومێد دەبی کاتێک حیزبی فلانی معارەزە ئیسلامیە لەسەر ئیسلامیەکەی کە قسە دەکات حیزبێکی معارەزەی تر مەدەنیە لەسەر حیزبێکی تر قسە دەکەن زۆر ناخۆشە یعنی ئەوە خەڵک زۆر زۆر بێ ئومێد دەبی کاک هەردی سابی چۆن بتوانین ڕەچاوی دەستی هەرێم نەکەین بە هۆکارن بۆ کاریگەری تکرین هاوسەرجی پێست زۆر باش تێنەگەیشتم وڵا و پرسیارە کاک هەردی باش نەزانی وڵا لەگەر سیان مەلەکەنا ئەوە نییە کاک ڕاوێش ئستا چەند جار بینیمان بەڕێستان داوای دروستکردنی بەرەیەکی گەورتان کرد و بەم ئاخرش نەوەی نوێ ئەبینین چەند جار داوایان لە هێزەکانی تر کردووە بۆ دروستکردنی ئەو بەرەیە بەڵام تا ئێستا هێزەکان سەرخۆکانشی ئیسرابەیەکی وان ڕاست دەکەێت تا ئێستا نابووە بەڵام ئەو جارە ئەوانە هەرچی نیە یان عەقلی نییە یان تووشی شکست دەبی چکە ئەو هەڵبژاردنەی ئەو جارە و قانونی هەڵبژاردننی ئەو جارە حیزبەکان ساف دەکات ئەو حیزبانە کەس دەنجی ناینی ئەوانەی کات و ناو بینان ئەوانەی ویستمان بەرێکن لۆ بەرهەندی هیچ چارەسەر نییە ئللا ئەگەر ئەوەیە ئەگەر نێتە پێش ئەوە مەسلحەتەی گەورەی هەیە لە مەسلحەتی حیزبەکەی خۆشی ئەو هیچ میلەتەکەی دەکاتە قوربان حیزبەکەی خۆی و جەماعەتەکەی دەوروبەریش خۆی دەکات قوربان و کەیف خۆی تێگەروانی دەنا هیچ چارەسەر نەما لێرە بەولاوە دەوی بجوولێ کاگڕاویش دەست خۆش بێت کاک پێشنگ مامۆستا پێدوانی حیزبی ئیسلامی بەو فۆرمە ئێستایی باوی نەماوە چۆن نەیەکگرت و نەکۆمەڵ نوێنەرایەتی ئیسلامیەکی جای ناکەن بەڵکو حیزبێکی لۆکاڵین و دەبێت شەڕی ئەوان بۆ دادپەروی بێت نەک ئەو چاکردنەوەی خەڵک بۆ بەریتە واللهی ئەوەنە زەنجە فۆرمی ئیسلامی خزمەتەکی کرد لە سەدەی نوێ یان لە کۆتایی سەدەی نوێ بەڵام ئێستا ڕاست ئەو فۆرما کۆتاییە دەبی بیر لە فۆرمەکی نوێ بکەنەوە واش باشە بە خۆشی بی یعنی ئەو فۆرما زۆر جیایە لەگەڵ تێگەیشتنەکانی کۆن یعنی ئەو فۆرمە چاکسازی فکری تێدایە نەک چاکسازی ئاین چکە چاکساز ناکرێ ئاین خۆی چاکسازە و تەواو بەڵام چاکسازی فکری ئاینی چاکسازی فقی ئاینی چاکسازی لە تەفسیر چاکسازی لە تێگەیشتنەوەە هەموو دەکرێت ئەو فۆرمە پێویستی بەوەیە کە ئەومە لە سەدەی بیستوێکین زۆر جیایە لەگەر پێشتر و ئێستاش بەو جۆرەی و بۆندە کورسیۆکەی و چەند ساڵە دێ و دەچی و هەروە کەمیش دەبتەوە حەقوەیە ئەنی حەقوێ ئێستا ئیسلامیەکان لە حالەتە گرنە دەبابی دانیشتنە چەند کرداوای نەکبرێن ئێمە هەژنۆدە کورسیمان هەیە چۆن ئەو هەژنۆدە کورسی پارزی دەبابی بیان گوتبایە ئەمە نۆهەت کورسیمان هەیە لەبەرچی نۆهەت کورسیە لەبەرچی 110 کورسیەکەمان نینەیە تو ئەو جیهانەت پاڵپشتی ئەو گردونە لە پشتبی ئەو خوایە گەورەت لە پشتبی میلەتت میلەتی مسلمان بی دەوروبەرت هەموو ئیسلامی بی حکومی یان تەماشاکە شش هەژنۆ کورسی بین ئێوە یان خەتای دینە یان خەتای دیندارە خۆ یان بابرین خۆیتی تاکیدین خەتای دینیە کەواتە دیندار ینی کەواتە ئەوانەی حرەکاتی ئیسلامی بەڕێوە دەبن نەقسەکە لێوێ ینی کاتە ئەوەی هاتووە بیرێک لەو بابەتی بکەن کاک پێشنگ قسەکەت زۆر ڕاستە حەقوێ گیان لێبی ئەنج بە خۆ دابچنەوە بەبێ وا ڕەخنەش قبول بکەن کورە هەیە ڕەخنەی قبول ناکرد هەیە حیزبی ئیسلامیە ڕەخ دەرێ من لەسەر بینای ڕەخنە دروست بوومە و نازم ڕەخنە چ قبول ناکات دەکات شەڕ بەڵام لە بۆ دەسەڵاتداران بە بەس لە فەقیر و فەقارەتی ئەو 1970 هێتا ئێستا قبول نەکرد بە 120ەکە چیان لێ بکردوایە لێدان بیان کوژن دەنگە چیان ئەوە هەتا ئێستا بوو هەیە ئەوەی قبول نی ئەوە ڕاست دەکەی چاکسازی تۆزە زەحمەتە و ئەمە ئەو چاکسازی ئەمان لە بۆ خۆیتیان ینی ئەوی کاکەوە باسی کۆی لی کرد کاک وا بزانم کاک جەهان بوو باسی کۆی لە ڕوخانەکان کرد یعنی ئێستا
حیزب هەیە بە کاملی دەبتە کوی لە سەرکردەکانی کوی لێ ئەتو نێوێری حەقەچی بێ نەوێری ئەتو ئەو هەموو دینت بەردەستە نێوێری ڕاستیەکی برێ دەترسێ زاڵم کەیشیانە ئەم بم حیزبایەتی وە ناکەم لە بۆ خۆم ئیشەشکە دەکەم یان بەڕاستی دەیکەم چایە و کۆرە دەرێمە تو زاڵمی چی تێدێت کاک پێشنگ دەست خۆش بی کاک غەمبار مامەسە چیت هەیە بۆ گەنجکەن چۆن پلان بۆ خۆی دانێنەوێت خۆی وەڵا کاک غەمبار ئەو مەوزوعە ئەو محاسرەی تایبەتی دەوێت ئەگەر جەماعەت پێیان باش و سەر وەختەچێت ئینشاءالله شتێکی وەها دەکەین ئەوە تەوجیهاتە ئەوی دێ لەو دەم و دەستەوڵە ئەوە ناکرێ بەڵام ئەوانەی گوتشمان ئەوە شمولی گەنجانیش دەکەن کاک زانیار مامۆستا بە هیوام وانە بێ ئەو قسەی میکافیلی نێتە دیکە ئەلێ دەکرێت ڕق و چینە چەندێک لە ئەنجامی کاری شەڕخوازانەوە پەیدا بێت هێندەش لە ئەنجامی کاری خێرخوازی و سەرهەڵدە دڵنیان لە دڵسۆزیت بەڵام بە هیوام نەبێتە هۆی بەکارهێنانی بۆ ناشرینکردنی ناو وڵاش ئەمان نامانەوەی ئینشاءالله ناوی کەس ناشرین بکەین ئەوەی یعنی شتێکی ئەمە بۆ واضح دیارە یعنی پێمان ناخۆشە حیزب ئەوها بەو شێوازەی دی وە سەرکردەش تو لە بەرەی گەلی وەرەوە بەرەیکە لەولێ هەر ئەوەندەیان پێدەن زیاتریان پێ ناوە کاک هەردی دەستی هەرێمی و نێودەوڵەتی فاکتۆری سەرچین بۆ ڕێگری لە گۆڕانکردن نا نێودەوڵەتی ناکاکات بەڵام هەرێم ڕاست دەکەی ئەو نوع حکومەی ئێستای دەوی لە کوردستان لە بۆ تورکیا و ئێران و سووریا و عێراق ئەو نوع دەسەڵاتە زۆر زۆر باشە با هەر هەبی هەتا دنیامایە ناکاتە هیچ هەر کوردستان و وێران دەکا خەڵک ڕۆژێک دادی دەرێت نەمگۆ ئەنگۆ داوای جیابوونەوەتان دەکرد ئەوە حکمی کوردستانتانتی ئەوە زۆر خەتەرە ئەو دەسەڵاتی ئێستا بەو ئاقارەمان دەبە کە هەمومان مەمنونی باغدا و ئەنقەرە و تاران و دیمەشقینەوە ئەوە زۆر زۆر خەتەرە سەگەیشتە سعات 147 دقیقە و ئەو کۆمنتانی من هەموو دەستخۆشیە جارە وەڵامی هەموو کۆمنتەکانم داوە بە هیوام گفتوگویەکی باشمان کردبی هیچ کەسمان ئاجز نەکردبی هەمووی سوودیان وەرگرتبی دووبارە دەستخۆش و بۆ ئێوە کە جێتان گرت و بە هیوادارم سوودێکی باش و وە تەطبیقاتشی بەدوادابێت وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه